ببورن سڵاوتان لێبێت هاوڕێیان و قوتابیانی ئازیز هەروەها میوانانی بەڕێز. سایکۆفێر لە 20مین وێبیناری خۆی گەڕایە وڵاتان. وا بڕیارە ئەم وێبینارە کۆتە هەمین وێبیناری وەرزی یەکەمی وێبیناری سایکۆفێر بێت. ئینشاڵڵا لە پاشەمانجێکی تر بە باشتر و کوالێتی بەرزتر دێنە وڵاتان. لەم وێبینارەدا زۆر بەڕێز پێشین سوێلیمان بانگێش کردووە بۆی لەسەر یەکێک لە بابەتەکانی دەروونزانی بۆمان بدوێت. ئەگەر کات پێشین خۆی بناسێنێت زۆر باشە بێت ئەگەر لێرە ئامادە بێت و حزوری هەبێت. سڵاوتان لێبێ ئازیزان. دەنگم باشە، ئێستا دەنگم دێت من؟ بەڵێ کات پێشین فەرمووی. زۆر باشە. سڵاوتان لێبێت. من پێشین سیوهیلیم، یاریدەدەری چارەسەرکاری دەرونیم، دەرچووی زانکۆم لە بەشی کلینیکل سایکۆلۆجی. هیچ شتێکی تر هەیە عادەتی پێویستکە خۆناساندنی تیا بکەین؟ وەڵی کاک پێشین وا باشترە سەرەتا بە کورتی خۆت بناسێنە، ئینشاڵڵا دواتر دەست پێ بکە. زۆر باشە. وەکو ئەوی کەوتم، من پێشینم و یاریدەدەری چارەسەرکاری دەرونیم. ئەو بابەتێک کە ئەمڕۆ پێشکەشیەکەین بریتە لە تیۆریەکان یاخود مۆدێلەکانی ناو دەروونزانینە ئاسایی یاخود ئەبنۆرمەڵ سایکۆلۆجی کە سەرەتا پێشتر لە شوێنێکی تر وترا بووە، بەڵام ئەم جارە هەم بە معلوماتی جیاوازەوە هەم بە دیزانی پێشکەشکردنێکی جیاوازەوە پێم خۆش بوو لەگەڵ سایکۆفێر بەشی بکەم و بەڕاستیش حەسوودێکی زانستیم هەبوو بۆ کەسانی کە سایکۆفێریان دامەزراندووە، ماوەیەکی زۆریش بوو مشتاق بوومە میسپیان ناسم و لە نزیکەوە پێیان بکەم. پێ خۆشحاڵم کە ئێستا لە بەردەمتانم و هیوادارم زۆر جێگای سوود بێ بابەتەکە، چکۆ بەڕاستی و بابەتانی کە سایکۆفێر بڵاوەکاتەوە من خۆم زۆر سوودی لێ بینم و دڵنیاشم بۆ هەمووان جێگای سوودە. کاک عەلی هیچ شتێکی تر هەیە پێویستکە بڵێن پێشەوەی دەست پێ بکەین؟ نەخێر کاک پێشین فەرموون دەست پێ بکە. زۆر باشە. ببورن. ئێستا شاشەکە لای ئێوە دیارە ئازیزان؟ بەڵێ کاک پێشین دیارە. نازانم لای ئێوە بە فول سکرین دیارە یان هەروەکو لای من وایە؟ کاک پێشین هەر فول سکرین دیارەکە، هەم ڕسمی خۆت دیارە هەم سکرینی مۆبایل لاپتۆپەکەت. زۆر باشە. ببورن ڕاستیەکەی من هەرچەنە زۆر خراپ نیم لەمەیە، بەس نازانم کێشەیەمە چییە. ئێستا دەست پێکەین. زۆر باشە. ئەو بابەتی کە ئەمڕۆ باسیەکەین بابەتی مۆدێلەکانی ئەبنۆرماڵیتیە یاخود مۆدێلەکانی دەروونزانینە ئاساییەوە کوتم پێشتر لە شوێنێک تر باس کراوە و ئەوەی کە گرنگە بەلامەوە و ئەمەوێت لێرە باسی بکەم تەنیا سەردێڕێکە یاخود با بڵێم باشتر بڵێم تەنیا فکرەیەکی عامە دەربارەی ئەوەی کە ئەم بابەتە چییە و چی نییە. هەتاوەکو ئێستا شاشەکە دیارە تەواوە؟ بەڵێ کێشەی نییە. زۆر باشە. و ئەوەی کە ئەمەوێت باسی بکەم لێرەیە تەنیا سەردێڕێکە، چکە زۆر کات کە من نازانم لە زانکۆ لە با بڵێن لە بەشی دەروونزانی گشتی ئەم بابەتە ئەخوێنرێت یاخود نا، بەڵام ئەگەر بشخوێنرێت زۆر گرنگیەکی هێزگار لەم شێوازەی پێ نادرێت و گرنگیەکی زۆر زۆریشی هەیە. دوای ئەچمە سەرەوەی کە گرنگیەکانی چین. ئەوەی کە لەم با بڵێن لە ئەم وێبینارەیە بمانەوە باسی بکەین کۆمەڵە شتێک. یەکەمیان وەبینار چییە، مۆدێل چییە، ئەمانەوە بزانین کە ئایا بۆچی ئێمە پێڵێن مۆدێل و مۆدێل چییە، و دووهەم بابەت بۆچی ئەمە گرنگە کە ئێمە بیزانین، و سێهەمیان چیرۆکێکە هێنین هەر یەکێ لەو تیۆریانەی کە باسی ئەکەین لەسەر ئەساسی ئەم چیرۆکەوە ئێمە هەوڵەین لی تێبگەین. بۆچی؟ چونکە بابەتەکە خۆی بابەتێکی تیۆریە و بابەتێکی وشکە، ئەگەر چیرۆکەکە نەبێت تۆزێ وشکە بێت ناخۆشە بێت.
وە لە دوای ئەوە دێنە سەر مۆدێلەکان ئەو بابەتی کە سیمینارەکە لە ئەساسا با بڵێن دەربارەی ئەوەیە و مۆدێلەکانیش ئەم مۆدێلانە باسەکەین مۆدێلی بایۆلۆژی مۆدێلی دەروون شیکاری یاخود سایکۆداینامیک مۆدێلی ڕەفتاری مۆدێلی زانەکی مۆدێلی مرۆڤگەرا و بوونگەرە و لە دواییە مۆدێلی کۆمەڵایەتی کللتوری و لە کۆتاییشە مۆدێلی با بڵێن بایۆلۆژی دەرونی کۆمەڵایەتی کە مۆدێلێکی تێکەڵێ و دوای زیاتر باسیەکەین و لە دواییشە باسێکیواکەین کە ئەو 4 دیەی ئەبنۆرماڵیتی کە پێوترێت the 4 Ds of abnormality لە دەروون ناسیە بۆ ئەوەی کە ڕەفتارێک یاخود شێوازێکی بیرکردنەوە یاخود شێوازێکی ژیان ئێمە هەڵی بسەنگێنین بزانین کە ئایا نۆرمەڵە یاخود ئەبنۆرمەڵە. ئەو 4 دی خوارەوە ئەتوانین بڵین چەند ڕێگایەکی ئاسانترە بۆ ئەوەی کە با بڵین نەچینە وردەکاری هەموو مۆدێلەکانەوە. ئەگینا هەر یەکێ لە مۆدێلەکان خۆی گرنگی بەمانە ئەیاکەم تا زۆر. یەکەم جارەمەوێ لەوە دەست پێ بکەم کە باسیەوەکەم بڵام ئایا مۆدێل چییە؟ ئەوەی کە ئەمانەوە لێرە باسیکەین مۆدێل وەکو ئەم عینەکەی چاوی من وایە باشە مۆدێل ئەو لێنزەیە یاخود ئەو عەدەسەیە کە من دنیای لێەوە ئەبینم واقعی لێەوە ئەبینم و ئەم مۆدێلە ئەکرێ لە هەموو شتێکا بوونی هەبێت واتە بۆ نمونە ئەوە هەروەکو ئەشی بینن عینەکێکە لەسەرەوەدانەوە لە زۆربەی سلایدەکانە ئەمەی تایە بۆچی لەبەرەوەی کە ئێمە باسی مۆدێلەکانی ئەبنۆرماڵیتیەکەین باسی ئەوواکەین کە ئایا ئێمە بە چ عینەکێکەوە بە چ چاوێکەوە سەیری ئەوواکەین کە نەخۆشی چییە سەیری ئەوواکەین کە نائاسایی بوون چییە باشە عادەتی ئێمە مناڵی و دروستە بین سکیما دروست ئەکەین لە ژیانی خۆمانە واتە من کە با بڵێن من یاخود هەر کەسێکی تر لە تەمەنێکی زۆر مناڵە سکیمایەک دروست ئەەکەم دەربارەیەوەی کە با بڵێن کورسی چییە دەربارەیەوەی کە دایک چییە دەربارەیەوەی کە باشی چییە دەربارەیەوەی کە خۆشەویستی چییە باشە و من ئەمە ئەبێ بە مۆدێلێک لەلام لە زمانی زانستیە ئێمە بەم با بڵێن بەم دیدگایی کە هەمانە بۆ شتەکان پێڵێن مۆدێل یاخود پێڵێن پارادایم و لێرە ئێمە هاتوین باسی ئەوە ئەکەین کە ئەمانەیە بزانین ئەو پارادایمانە چین ئەو چاوانە ئەو تێڕوانینە جیاوازانە چین کە ئێمە ئەتوانین لێوەی سەیری نەخۆشی دەرونی بکەین ئەگەر نایبنین نەخۆشی ئەگەر نایبنین شڵەژان و چونکە هەنێ لە قوتابخانەکان ناوێنن نەخۆشی هەنێکیان ناوینانن نەخۆشی و ئەگەر ئێوە سیرکەن وەکوتم ئەم سکیمایە ئەم پارادایمە وەکو عینەکێک وایە ئەگەر نمونەیەک تر بێنینەوە وەکو پەنجەرەیەک وایە ئەگەر ئێوە سەیری ئەم وێنەیە بکەن کە ئێستا لە بەرچاوتانایە ئەتکای ئەگەر وێنەکان دیار نییە خۆ هەر کێشەیەک هەیە خۆتان پێیان بڵێن کاتە سەیری ئەم وێنەیەکەن ئێوە لە قاڵبێکی سێگۆشەوە ئەم وێنەیە ئەبینن بۆیە ئەمەی کە ئێوای بینن وەکو ئەو وایە لە پەنجەرەیەکی سێگۆشەوە سەیری واقعی دەرەوکەن جان کاک پێشین تەنها سلاید یەکەم دیارە نازانم لای تو سێ دیارە نانە لای من ڕۆشتوم نانە لای من ئێستا دیارە ئێستا دیارە نازانم چۆنایی پاوەرپۆینتەکە بگۆڕم ئەگەر ئاوایی بکەم وەڵاهی نازانم لای تۆ چۆنە بەس ئێستا لای مە تەواوە حالیان نازانم سلێ کرد ئەوە چوومەوە سەر با بزانین بم شێوازە منحلە بێت زۆر باشە ئێستا لای ئێوە دیارە یەک دەقت خوا لای ئێمە دیارە بەڵام شاشەکە بۆتە دوو بەش و ئەوەی نانە لای ئێمە تەنها پاوەرپۆینتەکە دیارە تەنها پاوەرپۆینتەکە دیارە تەواوە بەڵێ تەواو زۆر باشە اینجا ئێمە وەکوتم ئێستا وێنەکان دیارە تەواو دوو وێنەیە ئێستا وێنەی تۆ دیارە لەگەڵ وێنەی پاوەرپۆینتەکە زۆر باشە وەکوتم ئێمە کاتێ ئەمانوێت لە عینەکێکەوە سەیری دنیاکەین یاخود لە پەنجەرەیەکەوە سەیری دنیاکەین ئەمە پێوتێ پارادایم ئەگەر سەیری هەریکێ لەم وێنانە بکەن من بە تەواوەتی ناتوانم بیکەم بە فول سکرین لە لای خۆم بەڵام ئەگەر بێن و تەماشای بکەن ئەگەر لە چاوی سێگۆشەیەکەوە سەیری بکەن ناتوانن ئەوەی دەرەوە ببینن کە لە دەروی ئەو وێنەیە هەیە یاخود ئەگەر لە چاوی بازنەیەکەوە سەیرکەن ئەوەی دەرەوەی ئەو بازنەیە نابینن و هەر یەکێ لەو تیۆریانەش کە ئێمە لە خوارەوە هەمانە
تەنیا لە با بڵین لە ڕوویەکەوە سەیری ئەکات. هەنێکی بۆم ناتوانین بڵێن لە چوارگۆشەیەکەوە لە سوچێکەوە شتەکانە بینێ، هەنێکی لەلایەکی ترەوە بە گەورەتر شتەکانە بینێ. بەڵام ئەوەی کە بۆچی گرنگە ئێمە ئەم مۆدێلانە بزانین ئەوە لەم سلایدیانایە کە ئەڵێت بۆچی گرنگە. لەبەر 4 خاڵی سەرەکی من ئەم 4 خاڵم بە گرنگ زانیوە کە لێرە باسی بکەم. یەکەمیان ئێمە پێویستە وەکو کەسانێک کە لە بوارەکەی ئیشەکەین وەکو قوتابی ئەم شتانە بزانین کە با بڵێن ئاگاییەکی زانستیمان بەمانە هەبێت. ئەمە یەکەمیان. دووهەمیان ئینتەنشناڵەتی لە ئێمە دروست ببێ. ئینتەنشناڵەتی چەمکێک عادەتی لە کارامەیەکانی ڕێنماییکردن یاخود لە کاونسلینگ سکیڵ خوێنرێت، بریتە لەوەی کە لە کاتێکا تۆ لەگەڵ کەسێکا دانیشتویت کەسی بەرامبەر تووڕە ئەبێت. ئێمە عادەتی با بڵێن وا فێر بووین کە کەسی بەرامبەر تووڕە بوو منیژە بە حەقی خۆم داوا بکەمەوە تووڕە ببم. ئەمە پێوترێ ئەکشن و ڕیاکشن. لێرە ڕیاکشنێک بوونی هەیە. بەڵام ئینتەنشناڵەتی واتای چییە؟ واتای ئەوەیە کە تۆ درک بەوە بکەی سەرڕای ئەوەی کە لە واقعەکەیە کەسی بەرامبەر بە شێوازێک ڕەفتاری کردووە، من ئەتوانم بە چەند شێوازێکی جیاواز ڕەفتار بکەم، ئەتوانم پرسیاری لێ بکەم بزانم هۆکار چی بۆ تووڕەبووە، ئەتوانم منیش وەکو ئەو تووڕە بمەوە، ئەتوانم بێدەنگ بم، ئەتوانم شوێنەکە بەجێ بێڵم. کەوا بێ ئینتەنشناڵەتیمان بۆ دروستە بێت. لە کاتێکا کە تۆ ئەزانیت تیۆری جیاواز هەیە، تێگەشتنی جیاواز هەیە، لە کاتێکا کەسێک دێتە بەردەمت تۆ ئەزانیت چ تیۆریەک و چ تەکنیکێکی لەگەڵا بەکاربێنیت. ئەمە یەکەمیان. ئەمە دووهەمیان. بڵم وەسێهەمیان دیترماین ئەوەشتان زواتە شوێنی خۆمان بزانین. هەر کەسێک کاتێک کە ئەوێ چارەسەری پێشکەشکە ناتوانێت بێ بە چارەسەرکاری هەموو کێشەکان با بڵێن. وەکو کاک سۆران محەممەدی باسی ئەکات کاڵێت تۆ ناتوانانی بڵێ من چارەسەری خێزانی شەکەم و چارەسەری وەسواتی شەکەم و چارەسەری شیزۆفرینیا شەکەم و چارەسەری با بڵێن OCD وەسواس و چارەسەری ئۆتیزم و هەموو شێکەم. نه، تو ئەبێ چارەسەری یەکێک لەمانە بی و ئەگەر ئێمە بە زانستیانە قسەکەین وا باشترە کە تۆ تەریقەیەکی عیلاجی سابتت هەبێ و تەریقە عیلاجی سابتیش لەسەر ئەساسی تیۆریایەکی سابتەوەیە کە یەکێک لەم حەوت تیۆریایی داهاتوو کە ئێمە باسی ئەکەین. و چوارەم دانا بۆ ئەوەی باشتر لە کەیسەکانمان تێبگەین. هەنێک کاتەیە کەسێک دێتە بەردەمی من بۆ نمونە با بڵێن کەسێک کە هەموو ژیانی لەناو زەبرا ژیاوە، هەموو ژیانی لەناو ئەوەیە ژیاوە کە لەناو ماڵێکا بووە، دایکی حسابی بۆ نەکراوە، لەناو ماڵێکا بووە کە باوکی بۆم نەکەسێکی پیا و سالار بووە، و بەم شێوازە من ناتوانم بیهێنم بە هەنێ شێوازی تر هەوڵ بەم یارمەتی بەم بێجگەلەوەی کە گرنگە من بڕۆمەوە بۆ ئەو با بڵێن بۆ ئەو بەشەی مناڵی کەسەکە. ئەمە ئەو جوارخاڵەیە کە من بەلام و گرنگە کە ئێمە ئەم بابەتە بزانین. و بۆ ئەوەی کە بابەتەکە وازەحتر بێ، بۆ ئەوەی کە بابەتەکە کەمێک تەڕوپاراوتر بێت، من هەوڵمەوە ئەم چیرۆکە بهێنم. چیرۆکە لای ئێوە دیارە ئێستا؟ بەڵێ کاک پێشین دیارە. بەڵێ زۆر باشە، سپاس دەکەم. ببوورە زوو بێزار دەکەم. منم چیرۆکە خوێنمەوە وە دوای هەوڵەین لە بەشەکانە با بڵێن چوینە سەر هەر تیۆریە کەمێک باسی ئەمە بکەینەوە کە ئەم چیرۆکە تا چەندێک پەیوەندی هەیە بۆەوە. هەنی کچێکی 28 ساڵی سەڵتە کە لە ئێستا بە هۆکاری کارکردن شاری خۆی جێهێشتووە لە شاری هەولێر ژیانەکات. هەنی هەر لە تەمەنی هەرزەکاریەوە زۆر کچێکی بێدەنگ و دوورەپەرێز بووە، کەسێکی دوورەپەرێز بوو و کاتێک زۆر پێویستی نەبوو بێ داوای یارمەتی نەکردووە. ئەو کاتەشی کە داوای کردووە زۆر بۆی زەحمەت بۆ لەیەکێ لە ئەندامەکانی خێزانەکەی داوا بکە. هەنی خۆی دەڵێ قەت ناوێرم هیچیان لا باسکەم، یەکسەر سەرزەنشت مەکەن و هەڵەش نەبم وام لێ یەکەن وا بزانم هەڵم، هەر بۆیە باسی نەکەم باشترە. تازەیی هەنی زۆر هەست بە بێزاری و دڵتەنگی کات و ئیشوکارەکانی بەباشی بۆ بەڕێ ناکرێت. دڵسۆزی و وجدانی لەلایەک و بێزاری و دڵتەنگیەکەشی لەلایەکەوە ڕایەکێشن. زۆر کات کە زۆر بێزار و تەنیا بێبیر لەوا کاتەوە کە مردن لەوانەیە زۆر خۆشتر بێ لەم ژیانە. لەم کاتانەیە نەبێ هیچ کاتێکی تر بیری نایەتەوە کە ئەو لە تەمەنێکی زۆر زووە ئەو هەستەی هەیە، کاتەکانی تر بیری نییە و وازانەیە هەر دڵتەنگی و بێزارێکی کاتیە. ئەمە لە ماوەی چەند ساڵی پێشوودا چەندین جار تووشی کێشە و ناکۆکی بووە لەگەڵ خێزانەکەی و بەتایبەت لەگە براکەی و مامەکانی کە دەیانەوێت زۆری لێ بکەن و بچێتەوە بۆ شارەکەی خۆی و لەوێ بژی، بەڵام هەنی ئەڵێ کە نایەوێت بڕواتەوە و لەوێ
وا هەستەکە لەوێ وا هەستەکە بە کەمی تەماشایەکەن و ناتوانێت ئەو هەموو ئەزمونە ناخۆشیی مناڵی لەبیر بکات و ماڵەکە لەلایەک و مامەڵەی خێزانەکەشی لەلایەکەوە ڕێگەی نایەن ئەم برینانەی ساڕێژ بن. هەنیەڵێ خوشکە گەورەکەشم ئەم بێزاری و بێتاقەتی هەیە، بەڵام ئەو شووی کردو و چۆتە ماڵی خۆیەوە زۆر ناتوانێت وەک ئەم هەستەکانی لای ئەوانی تر دەرببڕێت. هەنی زۆر کاتووە هەستەکە کە تەنیا ڕۆبۆتێک و کار بۆ سیستمێکی گەورەترە کات و خۆی هیچ مانەوە ئامانجێکی دیار لە ژیانیان نییە. ئەم هەستە زۆر ناومێدیە کات و بە تەماشاکردنی فیلم و خواردنی شیرینی و چپس مامەڵە لەگەڵم هەستانەیە کات. سەرەڕایەوەی کە هەنی ئەتوانێت بە باشی ئەوانی دیکە هەستی پێنەکەن ژیان بەڕێ بکات، بەشی ئەوەندەی ئەوانی دیکە هەستی پێنەکەن ژیان بەڕێ بکە، بەڵام هاتووە بۆ چارەسەر و ئێوە زیاتر هەست بە دڵخۆشی بکە، چکەوا بیرەکاتەوە کە ئەبێ ژیان لەمە خۆشتر بێ، ئێوە زیاتر ڕازی بێت و ڕازی و سپاسگوزار بێ لەوەی کە هەیەی و وزەی زیاتر بێ بۆ بەڕێکردنی ژیانی ڕۆژانەی بە شێوەیەکی باشتر. ئەم چیرۆکی کە باسیێگەین کە هیستۆریەکی ڕاستیە کە ئێمامانەوێت لێرە بەپێی هەرێکی لەم تیۆریانە با بڵێن بیری لێ بکەینەوە. ئەگەر بینە سەر باسی مۆدێلەکانی ئەبنۆرماڵەتی، لە پێشوە باسی ئەومان کرد بۆچی ئەم بابەتە گرنگە، بەڵام لێرە یادەینە سەر ئەوەی کە مۆدێلەکان خۆیان چین. یەکەم پرسیار کە دروستە بێ باشە ئێمە بۆچی مۆدێلی جیاوازمان هەیە لە نەئاسایی بوون، بۆچی ئێمە مۆدێلی جیاوازمان هەیە لەوەی کە بڵێن لە هەندێک تیۆریە هۆکاری نەخۆشی بە هەندێک شت بزانن و لە هەندێکی ترا هۆکاری نەخۆشی بە هەندێشتی تر بزانن، بۆچی ئێمە تیۆری جیاوازمان هەیە؟ ئەو وەڵامی کە من لێرە یامەوێ باسی بکەم ئەوەیە کە ئێمە بۆیە تیۆری جیاوازمان هەیە لەبەرەوەی کە تیۆری جیاوازمان هەیە بۆ سروشتی مرۆڤ. واتە با من لێرە نمونەیەک بێنمەوە. ئەگەر با بڵێن من بیرکردنەوەم وابێت کە ئەم عینەکە شتێکە تەنیا بۆ پێویستی بەکاری ئەهێنم، باشە؟ واتە تیۆری من بۆ عینەک تیۆری پێویستی بێت، من بۆ پێویستی ئەم عینەکە بەکارێنم. لەو کاتەیە من بەلامەوە گرنگ نییە شڵیم عینەکە چۆناییە جوانە بەلامەوە لە دەموچاوم دێدیانایەت، باشە؟ بەڵام ئەگەر تیۆری من بۆ عینەکەەوە بێ لەگەڵ پێویستیەکەشی ئەبێ جوان بێت و لەگەڵ چلەکان ما بێت، لەوانەیە من پێویستکە بە دوای ڕەنگی جیاوازا بگەڕم، بە دوای شتی جیاوازا بگەڕم، لەگەڵ جلابی گونجێنم، باشە؟ کەواتە شێوازی مامەڵەکردنی من لە ئەمە لەگەڵ ئەمەیە ئەگەڕێتەوە بۆی کە ئایا من چه چاوەڕوانیەکەم هەیە لە ئەمە، ئەگەڕێتەوە بۆ ئەوی کە من چۆنایی لە سروشتی ئەمە ئەڕوانم. بە هەمان شێوازە بۆ سروشت با بڵێن بۆ سروشتی مرۆڤ. ئەگەر من وا لە سروشتی مرۆڤ بڕوانم کە سروشتێکی بایۆلۆژی هەیە کە لە یەکێ لە قوتابخانەکان ئێستا باسی دەکەین، لە کاتێکا کەسێک دێتە بەردەمی من لەو ڕوانگەیەوە ئەم شتەکان ببینم، من لەو سۆنگەیەوە چاوەگێڕم، من چاوەگێڕم بزانم کێشەی نییە لە هۆرمۆنیا، من چاوەگێڕم بزانم ئایا هیچ زەبرێکی با بڵێن زەبرێک بەرمێشکی نەکەوتووە، من چاوەگێڕم بزانم ئایا هیچ کێشەیەکی نییە لە هۆرمۆناتی با بڵێن خودەی دەرەقی و لە ئەم کێشانەیە، من لەو چاوە ئەڕوانم و هەر لەو چاوەشەوە چارەسەری پێشکەشەکەم. و ئەم بابەتی ئێمە کە ئێستا باسی ئەکەین ئەتوانم بڵێم ئەکرێ خۆی بە دەبابەتێک هەشت بابەتێک شتێکی لەو شێوازە هەمووی سەعاتونی و سەعاتونی باز بکرێ بۆ ئەوی تێر و تەسەلیەکی تەواو بە هەر یەکێ لەم قوتابخانانە. بۆچیش ئەمە وایە؟ چونکە لە ئەو کۆرسی کە کاک سۆران محەممەدی پێشکەشی ئەکا ڕاستی من زۆر بابەتەکەیم پێ جوان بوو، خۆم متابعەی زۆروی ئەوانم کردووە تاوەکو ئێستا کە بڵاوی کردوێتەوە. دیوێکی تری ئەم بابەتەیە کە ئێمە بڵاوەکەینەوە کە ئێمە ئێستا لێرە باسی ئەکەین، چونکە ئەوەی ئەو ئەڵێ مۆدێلەکانی چارەسەر چین، ئەوەی ماڵین مۆدێلەکانی نەخۆشی چین، بۆ بۆیش ئەم بابەتەم بە گرنگزانی، چونکە ئێمە هەتاوەکو مۆدێلێکمان نەبێ بۆ نەخۆشی نازانین چۆنایی چارەسەرکەین. بۆیە ئەگەر دیقەت بە ئەو لەسەر مۆدێلی با بڵێن دەروشی کارە ڕادوایی، لەسەر مۆدێلی ڕەفتاریە ڕادوایی، لەسەر مۆدێلی با بڵێن معریفیە ڕوا، ئەمانە چین هەر ئەوانن کە ئێمە لێرە باسیەکەین، بەڵام ئێمە باسی واکەین کە هەر یەکێ لەمانە بۆچی ئەو شتانە بە نەخۆشی ئەزانن کە بە نەخۆشی ئەزانن. یەکەم دانە باسی بایۆلۆژیکەڵەکەین، با بڵێن مۆدێلی بایۆلۆژی، دووەم دانە باسی دەروونشیکاریەکەین، سێم دانە باسی ڕەفتاری، چوارم دانە باسی معریفی، پێنجم دانە باسی مرۆڤگەرا و وجودی و شەشەم دانە باسی کۆمەڵایەتی و کلتوری و کۆتا دانەش باسی بایۆسایکۆسۆشیال. ئەگەر بینە سەر یەکەم دانە کە بایۆلۆجیکەل مۆدێڵە، بۆ هەر یەکێکیان من ڕاستمێکم داناوە کە هاوتای خۆی بێت، بۆیە ئەتوانن فکرەیەک وەرگرن کە ئەم بابەتە لە کوێوە هاتووە. ئێمە چوار بابەت باسەکەین لە هەر یەکێ لەم قوتابخانانەیە هەتاوەکو سیمینارەکە تەواو بێت، با بڵێن وێبینارەکە تەواو بێت. یەکەمیان ئەم قوتابخانەیە چۆن لە سروشتی مرۆڤ ئەڕوانێت، و دووهەمیان چۆن لە تێکچوونی با بڵێن لایەنی دەرونی مرۆڤ ئەڕوانێت، و سێهەمیان چۆن لە چارەسەری دەرونی ئەڕوانێت.
باشە چارەسەرێک پێشنیارەکات و ئەمە سێمیان بووە. چوارەمیان ئەو ڕەخنانە چین کە لێگیراون. با بڵین مۆدێلی بایۆلۆژی کە زیاتر ئەمە لە لای پزیشکەکان باوە ئەم مۆدێلە ئەو مۆدێلەیە کە مرۆڤ وەکو با بڵین وەکو بوونەوەرێکی بایۆلۆژی تەماشاکە. مرۆڤ وا تەماشاکە کە لە کۆمەڵێک با بڵین ئەندامی جەستە پێک هاتووە و هەر یەکێ لەم ئەندامانە بە کۆمەڵێک پرۆسێسی زۆری کیمیاوی و کارەبایی ئیش ئەکەن و ئەمێننەوە لە شوێنی خۆیانە بە سەلامەتی و وا تەماشایەکە کە مرۆڤ لەلایەن مێشکیەوە بەڕێوە ئەبرێ وەکو لە وێنەکەی بینن و واش تەماشایەکە کە مێشکی هەر یەکێک لە ئێمە لە کۆمەڵێکی زۆر دەمارەخانە پێک دێت و کۆمەڵێک دەمارەخانە پێکەوە با بڵین بەشێکی مێشکی ئێمە پێکێنن و هەر یەکێک لەم بەشانەش پەیوەندیان هەیە بە کردارێکەوە بە ڕەفتارێکەوە بە لایەنێکی تەندروستی ئێمەوە. ئەوان با بڵین وا بیرەکەنەوە کە سروشتی مرۆیی سروشتێکی بایۆلۆجیە. باشە بۆیە هەر لەم ڕوانگەوە کاتێک کەسێک دێتە بەردەمیان کاتێک لە ڕووی تیۆری و بیر لەوە ئەکەنەوە کە ئایا چ شتێک ئاساییە و چ شتێک نەئاساییە لەو چاوەوە سەیرەکەن. با بڵین ئەگەر ئێمە لە سێگۆشەکە و سێکەین تەنیا بەشی سێگۆشەکە ئەبینین وەکو لە وێنەکەی پێشترا پیشان با بڵین سیرمان کرد. ئەوان ئەبنۆرماڵەتی یاخود نەئاسایی بوون لە دووشتا ئەبینەوە. یەکەمیان لە بەشەکانی مێشکە واتە ئەکرێ بەشێکی مێشک وەکوتمان کۆمەڵێ دەمارەخانەی زۆر پێکەوە بەشێکی مێشک دروستەکەن. ئەوان وا بیرەکەنەوە کە ئەکرێ بەشێکی مێشک بوو بێتە هۆکاری کێشەیەکی دەرونی. ئەمە وەکو یەکەم و دووهەمیان وا بیرەکەنەوە با بڵین ئەکرێ هۆکاری دووهەمیان کە نیورۆترانسمیتەرەکان یاخود نیورۆمۆدولیتەرەکان یاخود هۆرمۆنەکان کە هۆرمۆن و با بڵین وەبزەم دەمارەگەیەنەری پێ ئەوترێت کە دەمارەگەیەنەرەکان خانەکانی مێشک جیاواز لە خانەکانی جەستە شێوازی دروستبوونیان وەک بڵین سەرێکیان هەیە لێرەوە کلکێکی هەیە و لەم کلکەوە شتێکی هەیە با بڵین کە ئەیبەستێتەوە بە خانەکەی دوای خۆیەوە. لەم بینەیە بۆشاییەکەیە کە پێوترێت سیناپس یاخود ساینەپس. کاتێک کە با بڵین سیگناڵێک یاخود ئەتوانین بڵێ هەر سیگناڵێک کاتێک کە سیگناڵێک لە ئەم با بڵین دەمارەخانەیەوەیەت هەتا لە ناو جەستەی دەمارەخانەکەیە بە شێوازی کارەبایی ئەڕوات واتە بە تەوژمێکی کارەبایی ئەڕوات. بەڵام کاتێک کە ئەگاتە ئەو نێوەندەکە لەم خانەیە بیگوازێتەوە بۆ خانەکەی تر بە شێوازی کیمیایی ئەڕوات. چی گوازێتەوە؟ نیورۆترانسمیتەر نیورۆمۆدولیتەر ئەیگوازێتەوە و لە ناو جەستەشا هۆرمۆن ئەیگوازێتەوە. باشە ئەوان وا بیرەکەنەوە کە کێشە لەمانەیە کێشە دروست ئەکات لە لایەنی دەرونیە. ئەوان بەم شێوازە لە نەئاسایی بوونە ڕوانن واتە ئەوان کاتێک کە هەنیەتە بەردەمیان وا بیری لەیەکەنەوە کە ئەڵێن هەنی یەکەمیان ئەکرێت بۆن لەبەرەوەی ئەو کێشەی کە هەنیهەیەتی بە ئەگەرێکی زۆرەوە با بڵین بە ئەتوانین بڵین بە PTSD و بە خەمۆکی یاخود بە تەنگژەی پاش زەبری دەرۆنی و خەمۆکی لەوانەیە دەست نیشان بکرێ ئەگەر زیاتر بچینە قوڵاییەوە بۆ شێوازە بێت. ئەڵێن لەوانەیە بۆ منە کێشەی لە نیورۆترانسمیتەر یاخود نیورۆمۆدولیتەری سێرۆتۆنینە هەبێت. بۆیە با بڵین هەوڵێن لە ڕێگەی دەرمانێکی ئەنتیدیپرەسانتەوە چارەسەری ئەم کەسە بکەن. باشە هەر بۆیە وە بەشێکی تریشی کە لەلایەنی بایۆلۆجیکەڵەوە ڕاستی من لێرە نەمنووسیوە بریتیە لە جینات. بەشێکی تری لەوەی کە ئەوان بیری لەکەنەوە جیناتە هەروەکو لە چیرۆکەکەی هاتووە ئەم خوشکە گەورەکەشی ئەم کێشەی هەیە. بۆیە ئەکرێ بەشێکی جینات بێ ئەم حاڵەتە. ئەی ئەوان چۆنایی بیر لە چارەسەرەکە ئەکەنەوە ئەوان وا بیر لە چارەسەرەکە ئەکەنەوە کە لە کاتێکا کێشەکە لەلایەنی جەستەیە بێت هۆکارەکەش هەر لەلایەنی جەستەیەیە. بۆیە ئەگەر ئێمە بمانەوێت چارەسەری ئەم حاڵەتە بکەین بە دڵنیاییەوە ئەبێ لەلایەنی جەستەییەوە بکەین و ئەوان چۆنایی ئەڕۆن بۆ ئەم چارەسەرە ڕێگە چارەسەری ئەوان سێ شتی سەرەکیە کە یەکەمیان پێوترێت مێدیکیشن یاخود دەرمان لە ڕێگەی دەرمانە دەرونیەکانەوە کە ئەو دەرمانانەی باوە زۆربەی دکتۆرە دەرونیەکان پزیشکە دەرونیەکان با بڵێن لە ڕەچەتەیەکەن بۆ چارەسەرکار و نەخۆش لە ڕێگەی دەرمانەکانەوەی. دووهەمیان لە ڕێگەی بەکارهێنانی کارەبا و ئەو با بڵێن تەکنۆلۆژیە تازانەوەیە بۆ چارەسەر. من لێرە ECT نووسیەوە بەڵام TMS شم لەگەڵیان نووسیوە. ECT ئەو شێوازی کارەبایە کە زۆر جار باسەکرێت ئەو با بڵێن بە شێوازی کارەبا چارەسەری کەسێکرێت کە سەر ڕایەوەی کە
ئەتوانین بڵێن نەنگێکی زۆری پێوەیە بەڵام چارەسەرێکی زۆر بەسوودە بۆ ئەو کەسانی کە ڕێگە چارەسەرەکانی تر بە ڕێگە چارەسەرەکانی تر کاردانەوەیان نابێت هەر بۆیە ئەو شتە ترسناکە زۆر قورسە نییە کە زۆر کات لە فلیمەکانەوە پیشانی خەڵک ئەدرێت ئەمە وەکو ECT Electroconvulsive Therapy دوایەوە TMS Transcranial Magnetic Stimulation ئەمە من نەمبیستوە لە وڵاتی ئێمە هەبێ و شتی تریش هەیە بۆم لە نیورۆثێراپی ئەوانە هەیە کە من نەمبیستوە لێرە هەبن بەڵام ڕێگە چارەسەرین و کە بەکاردێن لە هەنێ حاڵەتی زۆر کەمیشە brain surgery یاخود ئەمەلیاتی مێشک بەکاردێت کە ئەم ئەمەلیاتانە بۆ بەشێکی مێشک ئەکرێت بۆ ئەوەی کە ئەو کێشەی کە هەیە چارەسەر بکرێت ئەو ڕخنانەی کە لەم قوتابخانەیە گیراون ئەوەیە کە زۆر ماتریالیستیکە واتە زۆر مادەگەرایە زۆر مادیانە بیر لە مرۆڤ بکاتەوە واتە هیچ لایەنێکی ڕۆحی تری بۆ ناهێڵێتەوە دترمنستیکە واتە حتمیەتگەرایە واتە ئازادی بۆ مرۆڤ ناهێڵێتەوە ئەو ڕخنانی کە لێ گیراوە ئەوەیە کە ئەم ئازادی بۆ مرۆڤ ناهێڵێتەوە و یەکێکی تر لەو ڕخنانی کە لێ گیرێ بریتە لەو کاریگەریە لاوەکیانی کە دەرمانەکان هەیەە بۆ منە ئەکرێ هەریەکە لەو بابلە ڕێگە چارەسەریانی کە باسمان کرد کاریگەری لاوەکی هەبێت ئەمە قوتابخانەی یەکەم قوتابخانەی دووهەم پێوترێت قوتابخانەی دەروونشیکاری سایکۆداینامیک لەگەڵ سایکۆ ئەنالیتیک کەمێک جیاوازی هەیە لەوەیە کە دەروونشیکاری یاخود سایکۆ ئەنالیتیک ئەو تیۆریەیە کە فرۆید با بڵێن باسی کرد و پێشنیاری کرد بەڵام سایکۆداینامیک کۆی ئەو تیۆریانەیە کە ئەو فکرەیە لە خۆ ئەگرێت کە سروشتی مرۆیی کە ئەمە خاڵی یەکەمە باسیەکەین سروشتێکی داینامیکی هەیە سروشتێکی داینامیکی هەیە واتەی چی واتە سروشتێکی هەیە بە پەیوەندی نێوان ئید و ئیگۆ و سوپەر ئیگۆ و بە کۆنفلیکتێکی بەردەوام بە ململانەیەکی بەردەوام سروشتی خۆی ئەپارێزێواتە سروشتی مرۆیی سروشتێکی دینامیکیە کە لەم سێ بەشە پێکاتووە لە ڕووی تیۆریەوە سەرەتا کە ئێمە با بڵێن لە دایکە بینۆکو مرۆڤ ئیدمان هەیە ئید چییە ئەو لایەنەی ئێمەیە کە بەدڵنایی و خۆتان باشتر ئیزانن ئەو لایەنەی ئێمەیە کە تەنیا چێژی ئەوێت واتە ئێوێ خواردن ئێوێ نزیکی ئێوێ هەر شتێک کە پێویست با بڵێن هەر شتێک کە ئێوێ لەو دەقەیە پێی بکات پێوترێ بە یاسای چێژ ئیشەکات بە پێوترێ pleasure principle لە دوای ماوەیەک ئێمە وەکو مرۆڤ لەوە تێ ئەگەین کە ئید ناتوانێت هەموو پێداویستەکانی ئێمە دابینکە بۆیە ئیگۆ لە ئێمەیە دروست ئەبێت و ئیگۆ لە ئیدەوە جیابێتەوە ئیگۆ هەروەکو ئید ئێوێ هەموو پێداویستەکانی ئێمە جێبەجێ بکە بەڵام لەبەرەوەی کە ئەزانێت بەو قانونانەی کە من هەر کاتێ ویستم ئەمەوێت لەو کاتەیە ئەمەوێت باسی ئەکەن ئەڵەن کەسێک هەبووە باری دەرونی زۆر تاوە نەبووە خەڵکی لادێکی ئێمە بووە زۆر جارکە وەزئی تێبچوتێتی من هەر ژن مەوێت و ئێستاش مەوێت و لە ئێوەش مەوێت و کەیف خۆشتانە چیەکەن ئەمە با بڵێن ئیدە لێرە قسە ئاکات ئەگەر بەپێی تیۆری فروید قسە بکەین ئیگۆ ئەڵێ نە سەیری واقع ئاکا بەپێی با بڵێن ریاڵیتی پرینسیپل ئەڕوات یاخود بەپێی یاسای واقع ئەڕوات بیر لەوە ئاکاتەوە کە بەپێی واقع کامە گونجاوترە و لە دوای ماوەیەک ئێمە سوپەر ئیگۆمان بۆ دروست ئەبێ و سوپەر ئیگۆش هەر لە ئیگۆ دروست ئەبێ بەڵام لە دوای ئەوەی کە ئێمە ئازانین چاوەڕوانی دەرەکی هەیە لە ئێمە واتە دایک و باوکی ئێمە چاوەڕوانیان هەیە لە ئێمە و ئەم چاوەڕوانیانە ئەگەر ئێمە جێبەجێکین دڵمان خۆشە بێ پێی مرتاح بین و ئەگەر جێبەجێ نەکەین بێتاقەتە بین بۆیە سوپەر ئیگۆ لە ئێمە دروست ئەبێ و بۆ ئەوەی کە ئیگۆ بتوانێت با بڵێن هاوسەنگیە ڕاگرێت لە بینی ئید و سوپەر ئیگۆیە کۆمەڵێک مێکانیزمی هەیە کۆمەڵێک ڕێگای هەیە بەپێی تیۆری دەروونشیکاری و یەکێ لەو با بڵێن ئەو ڕێگای کە هەیەی بتێ لە دیفەنس مێکانیزم یاخود میکانیزمەکانی بەرگری کە سەرێکی ترینیان بۆم نەباس ئەکرێت بریتە لە چەپاندن باشە ئەم کەسە ئەو ئەزمونە ناخۆشانی کە هەیەی چەپاندوێتی وەکو لە چیرۆکەکەیە ئێستا خوێنمانەوە ئەڵێ تەنیا لە کاتی زۆر بێتاقەتیە بیریەتەوە کە با بڵێن ئەم هەستە هەر لە مناڵیەوە هەی بووە بەڵکو لە کاتی تراوە هەستەکات کە ئەم هەسار شتێکی کاتیە و هاتووە ڕۆشتووە بەس لە کاتێکا کە بێتاقەتە کە لەناو گەرمی بێتاقەتی و بێزاریەکەیە لەو کاتەیە بیری ئەکەوێتەوە کە ئەم لە چەند لە تەمەنێکی مناڵیەوە ئەم ئەزمونەی هەبووە
و ئەوان وە ئەڕوانن کە ئەبنۆرماڵەتی لە کاتێکا دروستە بێت کە ئێمە زۆر زیاد لە ڕادەی خۆی دیفەنس مەکانیزمەکان بەکاربێنین. و تیۆری دەروونشیکار یەکەم تیۆر بوو کە باسی ئەوەی کرد کە ساغی لەگەڵ ناساغی دەرونی ئەکرێت لە هەمان سەرچاوەوە بن، تەنیا کێشەکە لە ڕێژەیان نابێت. باشە ئەو باسی ئەوەی کرد کە جیاوازێکی یەکجار ئەو نەزۆر نییە، بەڵکو جیاوازیەکە ئەوەیە کە ئێمە هەمومان میکانیزمی بەرگری بەکارێنین، بەڵام هەنێکمان کە زیاتر بەکاری ئێنین و ناتەندروستانە بەکاری ئێنین ئەبێتە هۆی ئەوەی کە کێشەی دەرونی لە ئێمە دروست ببێت. و لە کاتێکا کە ئەمە دروست ئەبێت ئێمە ئەتوانین بڵین ئەنکۆنشیسی ئێمە یاخود لاوعی ئێمە نەستی ئێمە زاڵ ئەبێت و ئێمە زۆربەی ئەو شتانی کە ئەیکین بەپێی باڵین داواکاری و ئیشەکانی نەستمانێکی نەوەکو بەپێی واقعی ئێستەمان بەپێی کۆنشیسمان. و ئەو ڕێگە چارانی کە لە سایکۆداینامیکا بەکارێت یەکەمیان ئینتەرپریتیشنە. من زۆر ناچمە سەر چارەسەرەکان بۆیە زۆر بە کورتی باسی یەکەم، چونکە کاک سۆران محەممەدی زۆر بە جوانی باسی ئەکات و زۆر بە وردی ئەچێتە سەر و خاڵانە. ئینتەرپریتیشنە یاخود لێکدانەوەیە کە ئەو لێکدانەوەی سێشت ئەکات، با بڵێن دەروونشیکارێک لێکدانەوە بۆ خەونەکانی کەسەکە ئەکات، لێکدانەوە ئەکات بۆ ترانسفەرەنسی ئەو کەسە. ترانسفەرەنس وەکو خۆشتان نەزانم واستەکەم پێوترە ڕاگواستن یاخود گواستنەوە، بریتیە لەوەی کە ئەگەر با بڵێم من وەکو چارەسەرخوازێک بڕۆمە بەردەم کەسێک، لە کاتێکا لە بەردەم ئەو کەسەیەم ئەو کەسەم لێ ببێ بە کەسێکی تر، ئەم لێبوونە بە شێوازێکی فیلمی و سینەماتیک نابەڵکو هەست ئەەکەم ئەڵێ ئەوە، ینی بۆ منە منە ڕۆمە بەردەم کەسێک کە چارەسەرکارەوە ئەو کەسە با بڵێن ئافرەتێکە، من ڕێگوا هەستەکەم وەڵام ڕێگەڵی دایکمە پیس ئاژمار حەز ناگەم شتەکانیشی بۆ باس بکەم، لەبەروی هەر واستەکەم پێی بڵم ڕێک ئاوا بێ. هەنێک کات هەیە لاوەعیانەش ئێمە ئەمەمان هەیە کە ئەوە چی دروستەکە کە ئەوە خاڵی سێم دروستەکە کە ڕێزیستانسە لە ناو با بڵێن ئینتەرپریتیشنە لە ناو لێکدانەوەیە. ڕێزیستانس چییە؟ ڕێزیستانس بەرگریکردنی کەسەکەیە بۆ چارەسەر، کەسەکە درەنگ دێت بۆ چارەسەر، با بڵێن کەسەکە کێشەی هەیە لە با بڵێن لە پەیمەنتە لە پارەدانە، یاخود کەسەکە هۆمۆرگەکان ناکات، ئەو شتانی کە پێویستە لەسەری بیکات نایکات، کەسەکە قسە ناکات دێ لەوێ دائەنیشت. ئەمانە پێیانەوتێ ڕێزیستانس بەرگری کەسەکە. یەکێک لە لایەنەکانی چارەسەری ئیشکردنە لەسەر ئەمە، هەرچەنە ئەمانە بەشێکی گرنگن لە پرۆسەی تەراپی، بەڵام وەکو یەکێک لە ئامڕازەکانی تەراپی بەکارهێنرێن لەلایەن دەروونشیکارەوە. دوای ئەوە کاتەرسیسمان هەیە. کاتەرسیس بریتیە لەوەی کە تۆ ڕێگە بیت ئەم کەسە ئەو هەست و سۆزانەی کە پێشتر هەستی پێ نەکردووە چەپاندوێتی بە تەواوەتی پرۆسێسنەوە لەلای ڕێگەی بەی هەستی پێ بکات لە با بڵێن لە ژینگەیەکی سەلامەتە. باشە و دوای ئەو وەرکینگ ثرومان هەیە، ئەوەیە کە هەنێ جار هەیە کێشەیەک بە یەکجار لە دەروونشیکاریە چارەسەر ناکرێت، لەوانەیە 8 جەلسە 9 جەلسە یاخود زیاتر یا کەمتر لەسەر هەمان کێشە لەسەر هەمان بابەت لەسەر هەمان زەبری دەرونی قسە بکەین و ئیشی لەسەر بکەین، بەڵام جار دوای جار بە ڕوونتر و بە ورتر ئیشی لەسەر بکەین. ئەو ڕخنانە چین کە لەم قوتابخانەیە گیراون. ڕخنەکان یەکەمیان زۆر تەرکیزێکی زۆرە خاتە سەر ڕابردوو، بۆ منە ئەو کەسێک کە دەروونشیکارە قەناعەتی وایە ئەگەر کەسێک بێتە بەردەمی لە تەمەنی 50 ساڵیە تووشی خەمۆکی بوو بێتەوە بە دڵنیاییەوە پەیوەندی هەیە بە هەنێ لایەنی مناڵیەوە 5-6 ساڵی سەرەتاوە پەیوەندی بە دایک و باوکیەوە و با بڵێن بەدەست نەهێنانی ئەو پێداویستیانەی کە ئیت پێویستێتی یخوا ئیگۆ پێویستێتی. باشە و دووهەم ڕخنەکە لێ گیرێ بریتیە لەوەی کە زۆر کات ئەبات، کاتێکی زۆری پێویستە. هەنێک کات هەیە دەروونشیکاری بە چەند ساڵ بەردەوامە بێ بۆ ماوەی با بڵێن چەند جارێک لە هەفتەیەکە، هەرچەنە ئەمەیان لە ئێستەیە لە با بڵێن لە تازەکیە لە چەند دەیی پێشووە زۆر ئیشی لەسەر کراوە لە ئێستەیە چەند ڕێگەیەک هەیە کە هەوڵ ئەیە چارەسەری دەروونشیکاری بکە بۆ منە بۆ یەک کێشە، با بڵێن کەسێک تەنیا کێشەی پەیوەندی هەیە، کەسێک تەنیا کێشەی خەوی هەیە، با بڵێنەها بۆ یەک کێشە هەڵی ئەبژێرن چارەسەرکار و چارەسەرخواز و تەنیا لەسەر ئەوە ئیشەکەن بۆ ماوەیەکی کورتخایەن. و بە هەمان شێوە چۆن کاتێکی زۆرە با پارەیەکی زۆری شەباوە هەموو کەسێک ناتوانێت تەفعی ئەوە بکات. و بە هەمان شێوازی ئەوەی پێشوو کە باسمان کرد حتمیەتگەرایە، ئازادیەکی ئەوتۆ نایە بە کەسەکە، بەڵکو قەناعەتی وایە کە بەشێکی زۆری ئەو کێشە و پشێویە دەرونیانەی کە ئێمە هەمانە لە سەردەمێکەوە هاتووە کە ئێمە ئەسڵن بە حاڵە بیریشمانێتەوە. و لەلایەن کەسانێکەوە بووەتە هۆکاری توشبوونمان
کە ئێمە هیچ دەستێکمان نەبووە لە هەڵبژاردننی ئەو کەسانەیە و هیچ بڕیارێکمان نەبووە لە جێهێشتنەوە کەسانەیە لە کاتێکا کە با بڵێن عەزێتمان خواردووە لەو کاتەیە. باشە، ئەمە قوتابخانەی دووهەم. و قوتابخانەی سێهەم بریتیە لە قوتابخانەی ڕەفتاری. قوتابخانەی ڕەفتاری وا بیرەکاتەوە لە سروشتی مرۆیی کە سروشتێکی هەیە، سروشتێکی ڕەفتاری هەیە، تا هەموو شتێ لە ڕەفتارەکانیان دیارە. من پێویست ناکا بڕۆمەوە بۆ مناڵی، من پێویست ناکا بڕۆمەوە بۆ بیرکردنەوەکانی کەسەکە، و پێویست ناکا بڕۆمەوە بۆ ئەو لایەنە بایۆلۆژیانەی کەسەکە کە ئەکرێ ئەم حاڵەتەی دروست کرد بێ. بەڵکو ئەوەی کە گرنگە من مهمەوە ڕەفتاری کەسەکەم لە بەردەمایە. کەسێک دێت بۆ لای تۆ فۆبیایی هەیە، بۆ منە لە مار ئەترسێ، لە پشی لە ئەترسێ، لە با بڵین لە بەرزی ئەترسێت، حاڵەتێکی لەم شێوازەی هەیە. ئەوەی کە ئەو لەو کاتەیە گرنگی ئەوەیە کە ئەم کەسە کاتێ ئەچێتە شوێنێکی بەرز، کاتێککە مارێکە بینێ، کاتێککە پشیلەیەکە بینێ، خۆی لێ دوورەخاتەوە و ئەم ترسە زۆری بووی هەیە. باشە، بۆیە قەناعەتی وایە کە ئێمە مرۆڤ، ئێمە وەکو مرۆڤ we are shaped the way we are through our learning، یعنی لە فێربوونەکانمانەوە ئێمە بووین بەمێکی ئێستا هەین. و ئەوان سێ تیۆری سەرەکی باسەکەن بۆ ئەوەی کە ئێمە چۆنایی فێربووین. یەکەمیان classical conditioning. classical conditioning زۆر بە سادەیی باسی ئەوەکە کە ئێمە شتێک کە هیچ پەیوەندیەکی نییە و ئاساییە، با بڵین کاڵم ئاساییە، واتە بێلایەنە، ڕەبتی بکەینەوە بە ترسێکەوە. واتە بۆ نمونە من جارێک بۆ منە با بڵین کەسێکم بینیوە لە بەرزیەک و خۆی هەڵاوەتە خوارەوە. باشە، ئەم کەسە لە بەرەوەی خۆی هەڵاوەتە خوارەوە، با بڵێن ئەزێتی گەشت و شتێکی بەسەر هاتووە، ئەگەر نەشم بینی بە بیستومە، بۆیە من بەرزیەکە ڕەبت ئەەکەمەوە بە کەوتنە خوارەوە و ئەزێتەکەوە. باشە، لەوانەیە من یەکەم جار لە بەرزیەکە نەترسابێتم، بەڵام دوایی لێ ئەترسم. هەروەکو چۆن زۆر با بڵێن تیۆری هەیە کە باسی ئەوە کاڵێ، بۆ نمونە حتا سادەترین تیۆری ئەو تیۆریە کە بۆ نمونە سەگەکەی پاڤلۆف کە باسی ئەەکەن، ئەڵێن با بڵێن توانی وێتی دەنگی جەڕەسەکە ڕەبت کاتەوە بە خواردنەوە، لە کاتێکا دەنگی جەڕەس هیچ پەیوەندێکی نییە بە خواردنەوە. دووهەم تیۆری بریتیە لە operant conditioning، واتە ئەمە با بڵێن پاداشت و سزای لەگەڵا بێت. پاداشت بکرێ بۆ ئەوی زیاتر ببێت، سزا بکرێ بۆ ئەوی کە کەمتر ببێت. و سێهەم دانە social learning کە ئەمە کۆمەڵە تیۆری لە خۆگرێ. یەکێ لە باوترینەکانیان بریتیە لەو social learning بریتیە لەوەی کە من کەسێکی تر ئەبینم شتێکەکات و با بڵێن لاسایی ئەەکەمەوە ئەو شتە ئەەکەمەوە. ئەمە ئێمە لە مناڵیە و فێری ئەبین. باشە، با بڵێن من کەسێکی نزیکی خۆمە بینم کاتێککە بە زەبرێک هاڕوە چۆنایی تەعاملی لەگەڵاکات، و منیش بەم شێوازە تەعاملی لەگەڵاکەم کە گەورە بم. بۆیە ئەم با بڵێن تیۆریستانە، ئەم کەسانی کە بەپی ئەم تیۆری ئیشەکەن قەناعەتیان وایە کە هەنی کە ئێمە لەسەرەوە باسمان کرد ئەگەری زۆرە ئەمە لە کەسێکەوە فێر بوو بێت. و بە تایبەتیش ئەو بەشەی کە ئەڵێت لە کاتێکا کە بێتاقەتە بێت چی ئەکات؟ ئەڕوا سەیری فلیمەکات و جبس و شیرینی ئەخوا. بۆ لەبەرەوەی فێری ئەم ڕەفتارە بووە کە ئەم ڕەفتارە لە ڕابردووە ئیشی بۆ کردووە و ئەمە بۆتە پاداشتێک بۆی ئەمە ئەکاتەوە. ئەمە ئەتوانین بڵین classical conditioning و operant conditioning. ئەوەن چۆنای سەیری ئەبنۆرماڵەتیەکەن، وەک چۆن بیرەکەنەوە هەموو شتێکی ئاسایی و نائاسایی ئێمە فێری ئەبین. قەناعەتیان وایە ئەو شتانەی کە زیان بە ئێمە ئەگەێنن، ماڵە داپتیڤن یاخود ناکاران، سەرڕایەوەی کە ئێمە فێری بووین بەڵام لەگەڵ واقعی ئێستەمانە نابوونجێت. باشە، لەوانەیە من پێشتر لە سیارە ترسابێتم لە بەروی هاوڕێکم هەبوو بێت زۆر سیاری خێرا لە خوڕیوێ. ئێستا پێویست ناکە من لە سیارە بترسم لە کاتێکا لەگەڵ کەسێکا سەرکەوتم کە هێزگاروا لێ ناپڕێ، لە کاتێکا من سیارە خۆیم ڕەبت کرۆتەوە بە ترسەکەوە. باشە، و ئەم ڕەبت بوونەوەی لای ئەوان کێشەیە بە نەئاسایی ئەبینن ئەم فێربوونە. هەر بۆیە یەکێ لە با بڵین باوترین چارەسەرەکانیشیان بریتیە لە ڕوبەڕووبوونەوە exposure، و یەکێکە لە چارەسەرە کاریگەرەکان بۆ فۆبیاکان و حاڵەتەکانی دڵڕاکێ. و دووهەمیان ریترینینگ یاخود دووبارە فێرکردنەوەی سکیل. باشە، واتە هەنی لەوەیە کە زۆر جار دووچاری کێشە بێتەوە بە بۆنەی ئەم کێشانەوە حەز ناکا بڕواتەوە بۆ ماڵەوە، بەشێکی ئەوەیە کە فێری ئەو کارامەیانە نەبووە تاوەکو بە ئەوان بڵێ نەخێر من ژیانی خۆمە، من لەوە گەورەترم، تاوەکو با بڵێن دووبارە بێمەوە ژێر دەسەڵاتی ئێوە لەسەر ئەم مۆزوعانە. باشە، بۆیە هەنی لەوەیە فێری ئەو کارامەیانە ئەکرێت کە چۆنایی بڵێ نەخێر، کە چۆنایی سنوورەکانی خۆی دابنێەوە، چۆنایی سنوورەکانی خۆی بەوانی تر بگەێنێت و بیپارێزێت.
و ئەو ڕخنانە چین کە لەم قوتابخانەیە گیراون هەر وەکو دوانەکەی پێش و باڵێن لە هەمووی گەورەتر ئەوەیە کە حتمیانە بیرەکەنەوە و ئازادی مرۆڤ ڕێیەکی وای بۆ دانانرێ بەڵکو وا بیرەکەنەوە هەرخودی ئەوانەش هەر ئێمە هەر فێری بووین. و یەکێکی تر لەو شتانەی کە ڕخنی دەیگیرە لەسەری بریتە لەوەی کە هەموو شتێ ڕەتەکەنەوە کە ڕەفتاری نەبێ واتە ڕەتی بیرکردنەوە ئەوانە ئەکەنەوە هەرچەنە لە تازەکیە بەم شێوازە نییە ئێمە باسی واکەین کە کەسێک 100% وەکو ئەمە بیرکاتەوە کە زۆر قورسیشە ئێمە کەسێک بدۆزینەوە بە 100% بەم شێوازە بیرکاتەوە چکە وەکو خۆتانی بین کاتێک کە تەنانەت چیرۆکەکەتان خوێندەوە ئەگەر ئێوە ئەمانەشتان نەزانی بێ بیرتان لەوە کرێتەوە بەشێکی ئەمە لە مناڵیەکەوە هاتووە بەشێکی لەوانەیە با بڵێن هەر لە بێزاری بێ تااقەتەکەوێ بەشێکی شێوازی بیرکردنەوەی کەسەکەیە هەر یەکێک لەم شتانە بۆیە هەر یەکێک لەم تیۆریانە ناتوانین ئێمە بڵێن بەڕەهایی کەسێک بەم شێوازە بیرەکاتەوە نە ولا دوایی لە کۆتایی سیمینارەکەشا وێبنارەکەشا باسی ئەکەین کە کامیان باشترە و کامیان باشتر نییە. قوتابخانەی دواتر بریتە لە قوتابخانەی معریفی واتە عینەکی چوارەم کە ئێمە لێوەی سێری نەخۆشیە دەرونیەکان بکەین لێوەی سێری شڵەژانە دەرونیەکان و تێکچوونە دەرونیەکان بکەین بریتە لە قوتابخانەی معریفی. قوتابخانەی معریفی جەختێکی زۆر ئەکاتە سەر بیرکردنەوەکانی ئێمە باشە و لە قوتابخانەی معریفیە قەناعەتی وایە کە ئێمە پێوادارم مثل زوومەکەی کردبێت کە قەناعەتی وایە کە ئێمە بیرکردنەوەکانمانن کە کێشە دروستەکەن و بیرکردنەوەکانی ئێمەش لە سێ ئاستایە بەپێی ئەم قوتابخانەیە. یەکەمیان کە لە هەمویان قوڵترە پێوترێ باوەڕی کڕۆک یاخود باوەڕی چەق کۆر بیلیف. ئەم باوەڕە دەربارەی سێ شتی سەرەکیە دەربارەی خۆمان دەربارەی ئەوانی تر دەربارەی دنیا و داهاتوو باشە. بۆ نمونە من ئەگەر قەناعەتم وابێ من کەسێکی بەتوانم ئەگەری زیاترە کاتێک کە دێم بۆ منە ئەم وێ بناراکەم مرتاحتر بم کەمتر پشڵەشم بەڵام ئەگەر من وابێ بکەمەوە قەناعەتم وابێ لە ناخەوە کە من کەسێکم با بڵێن بتوانم لەوانەیە شتەکانم زۆر باش نەبێ هەر بەعامەتەن لەوانەیە نەفەرێکی تر بیکە زۆر باشتر بێ لەوەی کە من بیکەم ئەم قەناعەتەوام لێکە با بڵێن کۆمەڵە مالەداپتیڤ ئەسەمپشنم هەبێت. طبعا ئەگەر ئەرێنیش بێ هەر مالەداپتیڤ ئەسەمپشنت بۆیە بێ ئێستا تۆز باسی ئەەکەم مەبەسمان لە چیە لەم سێ ئاستی بیرکردنەوە. مالەداپتیڤ ئەسەمپشنەکە ئەوە بمەرز بۆ خۆم دانێ مەڵام ئەگەر من یەک تۆز بوەستم لە قسەکانە شتێکم بیر بچێتەوە خوا زۆر ناخۆشە بێ زۆر عیبە بێت هەمویان لەوانێ بنەوەی بیرم لێ بکەنەوە ئەمانە گەڕێتەوە بۆچی لەبەری من خۆم بکەم ئەبینم لە ئەساسەوە باشە بۆیە مەرج بۆ خۆم دانم ئەسەمپشن دانم ئەگەر من بۆم نەبوەستم نابێت ئەگەر بۆ نمونە معدل سێری کامێرەکە نەکەم نابێت ئەگەر بۆم نە من معلوماتێکم ئەوێ من ئێستا بۆم نە لەم دەقەیە کۆمپیوتەرەکەم شەحنیتیانەما بۆیە مەجبور شەح نەکەم خستە سەری لەوانەیە ئەگەر ئەم باوەڕم هەبێت بەخۆم بڵێم ئەگەر ئێستا من شەحن بکەم بە کۆمپیوتەرەوە ماناڵێن ئاگایان لێ نییە ئاگای لێرە نییە ئەم بیرکردنەوەانە کە لێرەوە ئەڕۆن ئەکرێت تەئسیر بکەنە سەرەوەی کە من چۆنایی ڕەفتارەکەم من چۆنایی ئەزمموی وەزعەکە ئەەکەم باشە و بیرکردنەوەی ترشمانەیە لە ئاستێکی دەرەکی ترایە ئەمەیان با بڵێن مەرج نییە بەڵکو وەری ناڵێ بۆ منە ئەو مەخۆرەوە بۆ مناڵێ وریا بە زۆر خێرا قسەمەکە هەم هەنێ بیرکردنەوەیە کە سەطحی ئاوا لە هەموو مۆقیفەکە تووشم ئەبێ ئەم بیرکردنەوەنە بۆچی گرنگن ئەم سێلایانی بیرکردنەوە تیۆری معریفی قەناعەتی وایە کە ئێمە لە کاتێکە هەر لە مناڵیەوە گەورە ئەبین سکیما دروست ئەکەین سکیما چییە واتە بیرکردنەوەی من دەربارەی ئەوەی کە لە سەرەتاوە باسم کرد ئێمە مۆدێل دروستەکەین بۆ دنیاکەمان بۆ ئەوەی کە بتوانین مانای پێ ببەخشین ئەگەر ئێمە مانان با بڵێن نەتوانین ئەم دنیای بە شێوازێکی مانادار ببینین ئێمە کەسانێک نابین کە لە ڕووی دەرونیەوە دەرونێکی ساغمان هەبێت هەر بۆیە بەشێکی ئەوەی کەواکە ئێمە دەرونێکی ساغمان هەبێت ئەو لایەنەیە کەوامان لێکات ئێمە بتوانین هەموو شتەکان مانایان بینێ مانادان مەبەسمان لە چییە واتە تۆ تێگەی لەوەی کە خاڵە فلان باڵێن بەرەبەرە بەپێی کات تێگەی خاڵە فلان بۆ منە کەسێکی باشە من نتوانم سقەی پێ بکەم بەڵام فلان دراوسێمان کەسێکی باش نییە من ناتوانم سقەی پێ بکەم کەواتە مۆدێل دروست ئەکەین بۆ کەس باشە لە کاتێکا لە تەمەنێکی مناڵین واتە مناڵێکی 3-4 ساڵ ئەگەر یەک جار با بڵێن ئافرەتێک بۆ منە با بڵێن ژنێک بۆ منە ئەگەر لەشکی بەسەر بێ لەشکی بەسەر نەبێ بە هەر شێوازێک با بڵێن هەر شکڵێکی دیاریکراوی هەبێ بیترسێنێت لە هەر کەسێکی ترە ترسێکە ئەو شکڵی هەبێ بۆ مناگەر کەسێک لەشکی بەسەر بێ بیترسێنێ لە هەموو لەشک بەسەرێکی ترە ترسێ دوایی بۆ لەبەرەوەی کە ئەو مۆدێلی کە هەیەی ئەڵێ هەر کەسێ ئەم شکڵی هەبوو ترسن ناکە باشە ئەمە با بڵێن تیۆریە معریفەکە بەم شێوازە لێ ئەڕوانێت
و بۆیە ئەم سکیمایە بەپی کات بە دوو پرۆسس ئیشەکە پرۆسسی ئەسیمیلیشن و ئەکۆمۆدیشن. ئەسیمیلیشنەوەیە کە من کاتێکە معلوماتێکی تازا بینم داخلی ئەو سیستمەیەکەم کە هەر ئۆڵرێدی خۆم هەمە باشە. بۆ نمونە مۆزوعی لەچکەکە من کەسێکە بینم دەموچاوی جیاوازە لەوەی کە منی ترسان جاری پێشوو، بەڵام بەهۆیەوەی کە لەچەکەی بەسەرا هەرێ خەمەوە هەمان گروپ بۆیە لە میژە ترسمەوە قیژانم وەکو مناڵێک باشە. بەڵام ئەگەر کە گەورە بووم توانیم ئەم معلوماتە جیا بکەم بڵێم نا ئەویان کەسێکی ترە ئەویان منە ترسێنێ من لەویانە ترسم بەڵام لەمیان ناترسم ئەها بەرەبەرە بەپەی تەمە ئەمە زیابێت. ئەمە لە دەروونزانی گەشەی معریفیە زۆر جەختی ئەکرێتە سەر و تیۆریەکەی پیاژێ لێرەیە زۆر گرنگی پێدرێتکە ئەم تیۆری سکیمایە تیۆری پیاژەیە ژان پیاژێ. من بەپی ئەوە تێگەم کە ئەکۆمۆدیشن ڕوئات واتە ئەم کەسێکی جیاوازە ئەمیش کەسێکی جیاوازە من نایان کە مناو یەک پۆلەوە بەڵکو پۆلێنی جیاوازیان بۆکەم و ئەم تیۆریەوە بیرەکاتەوە کە ئەبنۆرماڵەتی لەو کاتەیە دروستە بێ کە ئێمە با بڵێن سکیمایە خود باوەڕی قوڵی مال ئەداپتیڤمان هەبێت ناکارامان هەبێت کە ئەم باوەڕە قوڵانە یارمەتی دەرمان نەبن لەوەی کە لە ژیانە بەرەو پێشەوە بڕۆین. دووەم شت کە ئەمان وای ئەبینن ئەوان ئەڵێ ئیڕاشنەڵ سکیماواتە نەکتەنیا یارمەتی دەرنیە بەڵکو نائەقڵانیە سکیماکەواتە بۆ منە من وا بیرەکەمەوە کە با بڵێن ئەڵێم بۆ من کەسێکی فاشلم بە تەواوەتی ئەگەر من ئەم باوەڕە قوڵم هەبێ کە من بڵێم من کەسێکی شکست خوارد و فاشلم بە تەواوەتی ئەمە ئیڕاشنەڵە. بۆچی ئیڕاشنەڵە؟ لەبەرەوەی هیچ کەسێ لە ڕووی زمانەوانیەوە پێناسەی فاشلی بەسەرا ناسەبێت. فاشل کەسێکە کە لە هەموو شتێکە فەشل بێنێت باشە و هیچ یەکێ لە ئێمە لە هەموو شتێکە فەشل نایەنێت. من جارێکیان قسەیەکم خوێندەوە تەنانەت ساعتی نووسوش لە ڕۆژێکا دووجار ڕاستە یعنی لە ڕۆژێکا دووجار ساعتەکە چێتە سەر ئەو شوێنێکە بزەبت ڕاست بێ. بۆیە هیچ یەکێ لە ئێمە لە هەموو کاتێکە با بڵێن فاشل نین. بۆیە ئەمە بیرکردنەوەیەک یاخود با بڵێن سکیمایەکی نائەقڵانیە. و سێهم دانە کۆگنیتیڤ دیسۆرشنە یاخود بیرکردنەوە شێواوەکانە یاخود بیرکردنەوەی شێوێنەرە. ئەمانە من لێرە زۆر کاتم نابێت کە باسی بکەم بەڵام بیرکردنەوە شێوێنەرەکان بۆ منە ئەکرەیەکێک لە شتەکان بیرکردنەوەی ڕەشوسوی بێت و حتا من لە پیجەکەی تەراپی بایسیویلیا پۆستێکی تەواوم کردووە لەسەر بیرکردنەوە با بڵێن بیرکردنەوە شێوێنراوەکان یاخود بیرکردنەوە ناکاراکان کە باسی ئەوواکەین کە بیرکردنەوەکان چیەکێ لەوانە بۆ منە پێوترێ بیرکردنەوەی ڕەشوسپی. بیرکردنەوەی ڕەشوسپی بۆ منە من وا بیرەکەمەوە کە ئەگەر من با بڵێن دەرەجەی 95 بەرەوسەرەوە نێنم من فاشلم کەوا بێ من دابەشم کردووە 95 بەرەوسەرەوە سەرکەوتوو 95 بەرەو خوارەوە فاشل باشە. من بۆ منە با بڵێن دابەشم کردووە لەم ماوەیە نامەیەکم بۆ هات لە پیجەکەەوە زۆر شتێکی جوان بوو باسیەوەیە کرێ و ئێمە زۆر کات هەیە لەلایەنی دەرونیەوە نا با بڵێن نەک بابەتی دەرونی بەڵکو بابەتی تر بابەتی ئاینی بۆ منە کەسەکە دێت ئەڵێ هەر کەسێ بەم شێوازە نەبێ کافر هەر کەسێ بەم شێوازە نەبێ. ئەمە پێوتێ بیرکردنەوەی ڕەشوسپی کە ئێمە تەنیا با بڵێن دنیاکەین بە دوو گروپەوە ئەم گروپە لەگەڵ ئەو گروپە. جارێکیان دەورەیەکمانە خوێند لە شاری تەبرێز لەگەڵ کۆمەڵە هاوڕێ عەزیزە جالەوێ پرۆفسۆرەکە بۆی باس کردین وتی خەڵکی شاری تەبرێز وا بیرەکەنەوە کە لە دنیاە دوو گروپونی هەیە تەبرێزیەکان و لادەیەکان. واتە ئەیود ئەگەر خەڵکی پاریس بی ئەگەر خەڵکی نیویۆرک بی ئەگەر خەڵکی لەندەن بی تۆ لادەیت لەبەرەوەی تۆ تەبرێزی نیت. و باڵێن ئەشیان کرد بە سوحبەت کۆمەڵە برادر لەوێ ئەوان لەوێیان خوێنیان و هەتاوەکو موزەممیدێکی تەبرێزی وەستا بێت پرۆفیسۆرێکی دەرەوەی تەبرێز ئادەکەی چۆڵە بێت. باوڵێن ئەوان وەکو گاڵتە ئەیانوت بەڵام مەبەستیان لەوەیەکە ئەمە شێوازێکی با بڵێن کۆگنیتیڤ دیسۆرشنە یەکێکتر لە شێوازەکان بۆ منە بە شەخسی وەرگرتنە. بۆ منە ڕۆمە دەرەوە بینم جەوەکە تێک چووە با بڵێن جەوەکە تێک چووە منە بارانە بارێ لە کاتێکا مندام ناوە بڕۆم بۆ سەیران بەخوا بەدبەختم هەموو جارێ ئەم شتە بەسەری منە هەر نازانم ئەڵی شەڕی هەیە لەگەڵ منام ئاسمانە هەر نازانم چییە بۆچی من ناوێرم باسی سەیرانکەم یەکسەر دنیا بێ باوبۆران ئەها من بە شەخسی مۆزوعەکە وەرەگرم لە کاتێکا هیچ عیلاقەیەکی بە منەوە نییە هەنی باوبۆرانە و دنیایە و ئاسمانە و کەش و هەوای جیلاقەیەکی بەستە منەوە نییە لە ئەساسەوە بەڵام من بە شەخسی وەرەگرم ئەوە کۆگنیتیڤ دیسۆرشنەکانی پێوترێ بیرکردنەوە هەڵەکان.
یاخود بیرکردنەوە شێواوەکان. چارەسەری ئەمان چییە؟ چارەسەرەکەی ئەمانیش بەدڵنیاییەوە ئەوان لەو عینەکەەوە سەیرەکەن کە کێشە دەرونیەکان لە بیرکردنەوەکانە دروستە بن، بۆیە چارەسەرەکانیش هەر لە بیرکردنەوەکانەوەن. باشە، بۆیە یەن کۆگنیتیڤ ریستراکچەرینگ بەکارێن. کۆگنیتیڤ ریستراکچەرینگ واتەیەن ئەو بیرکردنەوەی کەسەکە هێنن دووبارە دای ئەڕێژنەوە، ریستراکچەری ئەەکەن، دووبارە فۆرمیلەیەکەنەوە و ئەیدەنەوە بە کەسەکە. بەڵام ئەمە چارەسەرکارەکە نایکە، بەڵکو بە شێوازێکی هاریکارانە چارەسەرکارەکە یارمەتی دەرەبێت کە چارەسەرخواز خۆی دای بڕێژێتەوە بە شێوازێک کە واقعی بێ، خۆشی قەناعەتی پێی بێت. باشە، ئەمە یەکەمیان. دووهەمیان behavioral experiments، واتە بۆ منە ئەو کەسی کەوا بیرەکاتەوە کە ئەڵێت بۆ منە من ئەگەر بڕۆمە بەردەم پشیلەیە تەنانەت دەگەر بەچەیەکی ئەمەنەش بێ لەوانەیە با بڵین دەستێکم لێ بۆ عەزێتم بە یین تاقیەکەینەوە، بەڵام ناچین یەکسەر پشیلە هەڵبێنە ژوورێکەوە ئیش هەڵبێنە ژوورێکەوە و بیتۆقێنینەوەی تر هەنگاو بە هەنگاوە. حتا لە کتێبەکان ئاڵێ لەوانەیە هەنێکات بۆ منە پێی بڵێ ئادەی بە زمان بڵێ پشیلە بۆی بەس بیڵێ. ها جاری دوم کەوتی بۆ مناڵێ ئادەی بینوسە با نووسینەکە ببینی کە نووسراوە پشیلە، چونکە هەنێک کەس هەیە تەنانەت بە نووسینی پشیلە قەڵەتە بێت، یا بۆ منە بە نووسینی مار قەڵەتە بێت کە بیخوێنێتەوە. بۆیە ئەڵێ بیخوێنەرەوە، لە دوای ئەوە بۆن منە ئەڵێ هەوڵ بە ڕسمێکی بکێشی خۆت، یا بۆ منە ڕسمێکی ئەیەنین لە ئەنتەرنێتەوە سەیری بکە، لە دوای ئەوە سەیرێکی ڤیدیۆکەی بکە. باشە، و لە دوای ئەوە بەڕاستی سەیری بکە، بەڵام لە دووری شوشێکەوە. ها بەم شێوازە هەنگاو بە هەنگاو هەتاوەکو کەسەکە بۆی تاقی ئەبێت. تەمان ئەمە وەڵاوە بزانم لە ئینەکە لام مەڕاستیەکەی ئەوەی کە باسم کردمە ئەکسپۆژەر بوو، نەک behavioral experiment. ئەمە لە هەنگاوی پێشووترایە. بەڵام behavioral experiment تاکە جیاوازی لەگەڵ ئەکسپۆژەرە ئەوەیە کە behavioral experiment بۆ چارەسەرکردنی کێشەکە نیە، بۆ چارەسەرکردنی ترسەکە نیە، تەنیا بۆ ئەوەیە کە ئەمەی بۆ ڕاست بێتەوە. بەڵام لە ناو ئەکسپۆژەریشا بەشێکی behavioral experiment چۆناهی واتە من کاتێ ڕوبەڕووی ئەم ترسە ئەبمەوە بەم شێوازێکی ئێستا باسم کرد بەرەبەرە لە ڕووی ڕەفتاریەوە تاقی ئەەکەمەوە کە بیرکردنەوەکەم غەڵەتە. ئەمە ئەبێ بە تاقیکردنەوەیەک. باشە، ئەبێ بە تاقیکردنەوەیەک کە من بیرکردنەوەکەم غەڵەت بووە، کەوا بیرم کردو لەوانەیە پشیلەکە لێم بەعەزێتم، بە ئەمارەکە لێم بەعەزێتم، باشتێکی لەو شێوازە. یەکێکی تر لە ڕێگەکان بریتە لە پرسیارکردن، یاخود بۆ منە سۆکراتی کوێشنینگ، یاخود هەر شێوازێکی در کە ئێمە لە ڕێی پرسیارکردنەوە یارمەتی کەسەکە ئەین کە ئەو کەسە خۆی بگات بۆ دەرەنجامێکی واقعیتر. باشە، و خاڵی چوارەمیان بریتە لە cost benefit analysis. طبعا زۆر چارەسەری تر هەیە، من تەنیا ئەو چوارەم نووسی بۆ ئەوەی کە فکرەیەکتان هەبێکە شتەکە چۆنایە. بۆ منە کەسەکەڵێ من نامەوێت ئەم ساڵ بڕۆمە بۆ خوێن لەبەرەوەی تااقەتی خوێندنم نیە، خوێندی سوودێکیشی نییە. باشە، تۆڵی زۆر باشە، بابین بۆ منە لایەنە ئەرێنیەکان و لایەن نەرێنیەکانی بۆ منە چوون بۆ خوێندن دیاری بکەین، یا بۆ منە کەسەکەڵە بەخوا من کەسێکی فاشلم، چۆنایی ئیش لەسەرم بیرکردنەوەیەکەی پێڵی باشە وازەوە بێنە تۆ فاشلی یا فاشل نیت، ئەویان دوای باسێکین. بەس ئەگەر تۆ ئەم بیرکردنەوەیت هەبێت، ئەگەر هەروە بیرکەیتەوە سوودەکانی چییە، زیانەکانی چییە. باشە، بەم شێوازە هەوڵ ئەین یارمەتی بین کە بیرکردنەوەکە دووبارە داڕێژێتەوە. وە سەرەکی ترین تەکنیکیش کۆگنیتیڤ ریستراکچەرینگە، زۆربەی کادەمانەی تر لە خزمەتی ئەوە بن. ئەو ڕخنانە چین کە لەم قوتابخانەیە گیراوە. یەکەم ڕخنە بریتە لەوەی کە ببورن وەڵامە هەلا نەبراوە هی پێشووترە. یەکەم ڕخنە با بڵێن ئەوەیە کە زۆر تەرکیز لەسەر ئێستا هاکاتەوە. هەنێ لایەنی ڕابردوو هەیە کە ئەو لایەنانی ڕابردوو تەرکیز ناخاتە سەری، با بڵێن لەوانەیە کەسەکە بە بۆنەی کێشەیەکی ڕابردووە، لەوانەیە بە بۆنەی پەیوەندی ئەم کەسە لەگەڵ مناڵیەوە ئەمانە دروست بوو بێت. کۆگنیتیڤ زۆر تەرکیزی ناخاتە سەر، بەڵام لە چارەسەرە تازەکانە ئەمە جیاوازە تەرکیزی ئەخرێتە سەر، چونکە بەپێی ئەم تیۆریە وەکوی پێشتر جوشتمان هیچ کاتێ بە تەواوەتی کەسەکە کۆگنیتیڤ تێراپیست نییە، یاخود چارەسەرکارێکی معریفی نییە، بەڵکو تێکەڵەیەکەوە. ئێستا هەنێ چارەسەرمانەیە حتا لەژێر چەتری کۆگنیتیڤ تێراپیەکان هەیە بۆ نەوەکو سکیما تێراپی، بەڵام سکیما تێراپی تێکەڵەیەکە لە هەندێک لە تیۆریەکانی دەروونشیکاری و هەندێک لە تیۆریە معریفیەکان وە تیۆری ڕەفتاریەکانیش بەدڵنیاییەوە. بۆیە بۆ منە سکیما تێراپی ئەم کێشەیە چارەسەرەکات کە زۆر تەرکیزی لەسەر ڕابردووە. و ئەم تیۆریە جیاواز لە سێ تیۆریەکی پێشوو ئازادیەکی زیاتر ئەیات بەو کەسانەی کە ئەم با بڵێن شیکاریان بۆ کە خود با بڵێن ئەم لیان ئەکۆڵێتەوە. چۆناهی ئەم ئەڵێت کە ئەو کەسانە بە گۆڕینی بیرکردنەوەکانیان ئەتوانن شتەکان باشتر بکەن.
ئەمە تیۆری معریفی بوو. تیۆری دواتر تیۆری هیومانیستیک ئەگزیستەنشیەل مۆدێڵە یاخود مۆدێلی مرۆڤگەرا و بوونگەرا. ئەم تیۆریەوە بیرەکاتەوە طبعاً ئەمە دوو تیۆری جیاوازە، تیۆری مرۆڤگەرایە لەگەڵ تیۆری بوونگەرا. لەو شێوازانە کە ئەمان چۆنایی سەیری سروشتی مرۆڤەکەن دوو جیاوازی سەرەکیان هەیە. تیۆری مرۆڤگەرا قەناعەتی وایە کە ئێمە لەو دەقەوەی لەدایک ئەبین، ئێمە مەیلێکمان هەیە بەبێ ویستی خۆمان بۆ باشتر بوون، بۆ هەوڵدان، یاخود ئەوەی کە ئەڵێ بۆ تەحقیق الذات یاخود بۆ منە بۆ سێلف ئەکچوەڵایزیشن. باشە، ئەوەی کە ماسلۆ باسی ئەکات، ئێمە تەندەنسی یاخود مەیلێک ئینکلینیشنێکمان هەیە بەبێ ویستی خۆمان کە ئێمە بڕۆین بۆ ئەوە innate inclination to self actualize. و ئەمە تیۆری مرۆڤگەرا قەناعەتی وایە. و تیۆری بوونگەرا قەناعەتی وایە کە ئێمە با بڵێن سەرەڕایەوەی کە ئێمە زۆر ئازادین، سەرەڕایەوەی کە ئێمە ئازادیەکی زۆرمان هەیە لە ژیانمانەوە، لایەنە مرۆڤیەکان زۆر گرنگن کە ئێستا باسی ئەکەین بۆچی لەژێر یەک مۆدێلا دامانناوە لە جیاتوی جیان بکەینەوە سەرڕایەم جیاوازیە. بەڵام ئێمە هەر لە ناخی خۆمانەوە با بڵێن پاڵنەرێکی پێشوەختەمان نییە بۆ ئەوەی کە وامان لێ بکا بەرەو باشتر بوون بڕۆین، بەڵکو ئەوەی کە هەیە ئێمە خۆمان هەڵێ بژێرین، واتە هەموو شتێک قەراردانە. واتە تیۆری بوونگەرا زۆرترین ئازادیە بە خەڵک، و لە تیۆری بوونگەرایە گەورەترین کێشە کە دروستە بێ بیانوەکانن، وەکو لەو بەرباسمان کردووە سەلف دیسەپشن یاخود خودفریودان. خودفریودان بریتە لە بیانوەکان کە من بەکارێنم خۆمە دزمەوە لەبەر پرسیارەتی یاخود هەر شتێکی تر کە لە خاڵی دووەمیانە خاڵی ئەبنۆرماڵەتیەکەیە زیاتر باسی ئەەکەم. بۆیە ئەو جیاوازی سەرەکییانەیە تیۆری مرۆڤگەراڵە ئێمە هەر لە ئەساسەوە پاڵنەرمان هەیە بۆی کە معدەل بەرەو باشتر بوون بڕۆین. تیۆری بوونگەراڵێن ئێمە پاڵنەرمان نییە، ئەسڵ نەتوانین ژیانی خۆمان وەراکەین، هیچ پاڵنەرێک بوونی نییە. بۆیە ئەو با بڵێن وتە سەرەکی کە سارتر لە باڵێن بوونگەراییە ئەیڵێت، ئەڵێ existence precedes essence، واتە ئێمە جەوهەرێکمان نییە کەوامان لێ بکات بمانەوێ بەرەو باشتر بوون بڕۆین، بەڵکو بوونی ئێمە هاتنە دنیای ئێمە پێش جەوهەرەکەیە. واتە وەک چۆن لە تیۆری مرۆڤگەرایە ئەڵێ ئێمە جەوهەرێکمان هەیە، جەوهەرێکە لە ناخمانەوە معدەل هانمانەیە بەرەو باشتر بوون بڕۆین، و ئیشی چارەسەرکاریش کە دوایی باسی یەکەم ئەوە بێ کە ئەو ڕێگرانە لابەرێکە لە ماوەی مناڵیە دروست بووە بۆ ئەم با بڵێن بۆ ئەم جەوهەرە کە هانمانەیە. بەڵام تیۆری بوونگەراڵێ نەخێت، ئێمە هەر لە ئەساسەوە جەوهەرێک بوونی نییە، ئەم جەوهەرە خۆمان دروستی ئەەکەین بە پێیکات، و ئەم جەوهەرە ڤالیوەکانی ئێمەواتە بەهاکانی ئێمەیە کە ئەم جەوهەرە ئەخڵکێنێت. باشە، و ئەمەی کە من باسم کردووە چوار خاڵە کە ئیروین یالۆم باسی ئەکات، ئەڵێ پێیان وترێت دراوەکانی ژیان. ئەمان وا بیرەکەنەوە کە ئێمە لەناو ژیانە کۆمەڵێک با بڵێن دراومان هەیە، وەکو ئەوە بۆ منە تۆ کە خراویتە ناو ساحەیەکی تۆپی پێوە کۆمەڵە شتت پێدراوە، کالەیەکت پێدراوە گۆڵی تایە ئەم ساحەیە لەگەڵ ساحە و تۆپەکەیە، ئیتر ئەوەی ترکە هەیە بەدەست توێ، تۆ چۆن تەعاملەکەی لەگەڵ ئەم شتەیە بەم شێوازە تۆ لە یاریەکەیە با بڵێن ئاستت لە یاریەکە بۆ شێوازە ئابێت. من بۆیەش تەنیا ئەوەی ئیروین یالۆم هێناوە، چکە ئیروین یالۆم لە تاکە کەسەکانە کە تیۆری وجودی یاخود تیۆری بوونگەرایی هێناوەتە لایەنی چارەسەریەوە، کە ئەو چوار شتێک ئەو باسیەکە پێوترێت دراوەکانی ژیان. یەکەمیان مردنە، ئەو قەناعەتی وایە مردن یەکێکە لەو شتانەی کە لە ژیانە دراوە بە ئێمە، واتە من بمەوێت نەمەوێت ئەمرم، وەکو نیچاڵێ سەرڕای ئەوەی کە مردن کۆتایی ژیانە، بەڵام درکردن بە مردن سەرەتای ژیانە. کتێبێک هەیە ناوی سێشەممان لەگەڵ مۆریە. طبعا ئەم کتێبە ئەتوانین بڵێن زۆر توێژینەوەی دەرونی هەیە کە باسی ئەماکەن، کە لەم کتێبەیە باسی ئەوەکە کە ئەم کەسە لە کاتێکا بووی دەرەکەوێت کە خەریکە ئەمرێ هەوڵێکی زۆر زیاتر ئەیات بۆ ئەوەی کە ئەو پەیامەی پێیەتی بیگەێنێت، کە ئەمە چیرۆکێکی ڕاستیە کە لە زۆربەی حاڵەتەکان جاو کەسانەی کە ڕوبەڕووی مردن ئەبنەوە، بۆ منە تووشی نەخۆشیەکی کوشندا بن، بۆ منە تووشی ڕووداوێکە بن، کەسێکی زۆر نزیکیان لەدەسەیەن کە ئەمە لە دواتری شاباسی ئەکەین. ئەم کەسانە ئەگەری زیاترە
کە با بڵێن لە ژیانە تەحملێکی باشتر بکەن. بۆچی؟ لەبەرەوەی کە درک بەواکەن کە کۆتاییان هەیە. وەکو ئەوە وایە کە تۆ بتنێرنە سەر سفرەیەک بڵێن نانەخۆیت، ئەگەر پێت نەڵێن کە تۆ چارەکێکت هەیە بۆ نمونە، تۆ بە ئیستراحەت لەوانەیە نابخۆی ئەسڵ لە چارەکێکەکە لەوانەیە هیچ شتێ نەخۆیت، کاتەکە تەواو ببێت و هیچت نەخوارد بێ. بەڵام کە درک بەواکی کاتێک بوونی هەیە، ئەگەر نەشدانی کەیە ئەو کاتە، کە درک بەواکی کە کۆتاییەک بوونی هەیە، لەو کاتایە کە تۆ زۆرترین هێز و گروتینی خۆت ئەخەیتە کار بۆ ئەوەی زۆرترینی خۆت پێشکەش بکەیت. باشە؟ ئەمە معنای با بڵێن ئەو دراوی مردنە. دووهەمیان مانای ژیانە. ئێمە زۆر گرنگە کە مانای ژیانمان بدۆزینەوە، و ئەمان قەناعەتیان وایە بوونگەراکان کە مانای ژیان شتێک نییە کە بوونی هەبێ، ڕستەیەک نییە بوونی هەبێ، بەڵکو لەناو ئەکتیڤیتی و ئەزمونونەکانی ئێمەیە کە درکی پێەکەین. باشە؟ لە دوای ئەوە مەوزوعی قەراردان و ئازادیە. باشە؟ طبعاً یەک شت هەیە کە زۆر گرنگە با بڵێن لێرە ئەمە باسی بکەم. هەر وشەیەک لە زمانی ئینگلیزیە بۆ منە با بڵێن دیسایت، ئەها سایدی لەسەرە لە ئەخیرەوە، بۆ منە سیوسایت سایدی لەسەرە لە ئەخیرەوە، هۆمیسایت، باشە، جینۆسایت، هەر یەکێ لەمانە لە با بڵێن لە زمانی لاتینە هەر وشەیەک کە سایدی چووە سەر بە معنای کوشتنیەت، بەڵامیتر کوشتنی شتێکە لە پێشەوەیە. باشە؟ و بۆ نمونە کە ئێماڵێن هۆمیسایت واتە کوشتنی کەسێکی تر، سیوسایت واتە کوشتنی خۆت، جینۆسایت واتە کۆمەڵکوژی، ئەی دیسایت یعنی چی؟ واتە کوشتنی بیر. مانای چیە ئەم شتە؟ ئیرڤینیالۆم ئەڵێ ئێمە لە کاتێکە بەڵێ ئەین بۆ شتێک هەزاران نەخێرمان ناوە لەلایەکی ترەوە کە ئاگامان لێ نییە. واتە من لە کاتێکە قەرارمما بەشی کلینیکەل سایکۆلۆجی بخوێنم، هەموو ئەو بەشانەی ترم ڕەڤز کردەوە بەبێ ئەوەی کە خۆم بڵێم نەخێر، نەموتوە نەخێر بۆ تۆ، نەخێر بۆ تۆ، نەخێر و ئاوە نەموتوە دانەدانە، بەڵام کە بەڵێم یە بە ئەم تەواو، یاخود کەسێک ئەچێتە ناو ژیانی هاوسەریەوە کە بەڵی وت بە کەسێک نەخێری وتووە بە هەموو کەسێکی تر. باشە؟ بۆیە مۆزوعی قەراردان واتە کوشتنی بیرکردنەوە، کە تۆ قەرارتدا ئەگەر قەرارێکی ڕاستی بێ کوشتنی بیرکردنەوە. قەرار لە چیەوە سەرچاواگرێ؟ لە ئازادیەوە. من لە کاتێکە ئەتوانم قەرار بم کە ئازادیم هەبێت. باشە؟ ئەمان قەناعەتێکی ڕەهایان بە ئازادی هەیە. و لە خاڵی چوارەمە بریتە لە خۆشەویستی و لە دەستدان، کە مۆزوعی لە دەستدانەوە چۆن لە ئەوەی مردنەکەشا باسم کرد. لە کاتێکا کە من کەسێکی نزیکم لە دەسەیەم، یاخود کەسێکم خۆش ئەوێ، یاخود ئەکەومە ناو ئەزمموی عاشقبوون یاخود خۆشەویستیەوە، ئەمە یەکێکی ترە لە دراوەکانی ژیان بەپێی تیۆری ئیرڤینیالۆم. ئەمان بەم شێوازە لە سروشتی مرۆڤ ڕوانن. ئەی قەناعەتیان وایە کە کێشەی دەرونی لەکوێیە دروستە بێت. باشە؟ یەکەم جاریە مەسەر مرۆڤگەراکان دوو خاڵی. یەکەم ئەوەیە، یەکەمیان قەناعەتی وایە کە کۆندیشن سەلف ریگاردی هەیە. ئەمان قەناعەتیان وایە کە ئێمە هەر لە مناڵیەوە کە گەورابین پێویستە unconditional positive regard هەبێت لەلایەن دایک و باوکمانەوە. واتە unconditional positive regard چییە؟ واتە دایک و باوکمان بیر و بۆچوون و تێڕوانینێکی ئەرێنیان هەبێ بە بێمەرج بۆ ئێمە. واتە بۆ منە من پەرداخم شکان، من غەڵەتم کرد، با بڵێن من لە کەسێکی ترممە دایک و باوکم خۆشەویستیەک یاخود دەرەجەم نەهێنا خۆشەویستیەکی بێمەرجیان بۆ من هەبێت. واتە سەر ڕاوی کە ئەمەم کردووە ئەگەر غەڵەتیشە معنای وانیە بیان بەدەمی منەوە، بەڵکو معنای وایە کە ئەم خۆشەویستیە بۆ من یەکلایی بکەنەوە سەر ڕاوی کە پێم بڵێن ئەمە غەڵەتە. باشە؟ بەم شێوازەیە. یعنی بەڵام بە حکمێکی ئێمە با بڵێن زۆر بەمان لەناو با بڵێن ژینگەیەکی لەو شێوازەوە نهاتوین، بۆیە زۆر بەمان لا ئەین لە ڕێگای سەلف ئەکچوەڵایزیشن. وەکو چۆن مرۆڤگەراکان وتیان کە ئێمە هەر لە ئەساسمانەوە قەناعەتمان وایە، با بڵێن لە ناخی خۆمانەوە نەقەناعەتمانەوە، لە ناخی خۆمانەوە مەیلێکمان هەیە بۆی کە خۆمان باشتر بکەین. باشە؟ بۆیە ئێمە لە کاتێکا کە ئەم کێشەیە ڕوئەیە کە لە مناڵیمانەوە ئەو گرنگیەمان پێنادرێت لەو ڕێچکەیە لا ئەین. باشە؟ بۆیە بۆ ئەوەی کە بچینەوە سەر ئەو ڕێچکەیە کە لە دوایە باسی ئەەکەین پێویستە unconditional positive regard بوونی هەبێت. وە لەم کاتەیە کێشە دروست هەبێت، لەم کاتەیە کە پشێوی دەرونی، کە قەلەقی، کە بێتاقەتی، کە خەم، کە ترس دروست هەبێت. یەکێکی تر لە شتەکان بریتە لە دەستدانی بەهاکانمان، واتە ئەو شتانی کە زۆر بەهایان پێ ئەیەم
هەستکەم لە دەستیانەیەم کە ئەمە زۆر کات پێوترێ existential crisis یاخود قەیرانی وجودی قەیرانی بوونی کە من هەستەکەم نازانم لەکوێی بوونم هەز ناکەم ئەسڵان من گرنگیەک و باەخێکم هەبێ لێرە کە هەمووکو لە چیرۆکەکەیە باسمان کرد کە ئەڵێ زۆر کات وا هەستەکە تەنیا ڕۆبۆتێکە و بۆ سیستمێکی بەرزتر لە خۆی ئیشەکە وا هەز ناکە خۆی مانایەک هەیە لە ژیانی خۆیە ئەمەیەکە ئێمە لێرە باسی ئەەکەین ئەو بەشی چیرۆکەکەیە خاڵی دواتر کە ئەوان بە کێشەی ئەزان بریتە لەوەی کە قورسی لە مامەڵەکردن لەگەڵ ئەو دراوانی ژیانەواتە من کاتێکە بەباشی مامەڵە ناکەم لەگەڵ لە دەستدانی کەسێکە کاتێکە بەباشی مامەڵە ناکەم لەگەڵ بڕیارە گەورەکانی ژیانما و بڕیار نایم ئەمە کێشە دروستە بێ وەکو سارتر ئەڵێ بڕیار نەدان بریتە لە بڕیاردان بۆ بڕیار نەدان واتە من بڕیار ئەدەم کە بڕیار نەیەم لە کاتێکا کە من وەکو جۆرە لە جۆرەکان ناتوانم بڕیارێک بم ئەوڵێ تۆ ئەتوانی بڕیارێک بی بەس قەرارە یاوە بڕیار نەیت باشە بۆم نە من با بڵێن کە ئەمەوێت قەرار بم بۆ منە بڕۆم بۆ دەرەوەی وڵات یان نەڕۆم بۆ دەرەوەی وڵات لێ ئەمێنمەوە دەستەوەستانەمێنمەوە ئەو دەستەوەستانیە ئەو قەناعەتی وایە بریتیە لەوەی کە تۆ بڕیارت داوە تا بڕیار نەیت هەر بۆیە ڕێگە چارەسەری هیومانیستیک ئەگزیستەنشیاڵ سەرڕای ئەوەی کە زۆر ڕێگەیەکە کە گرنگیەکی زۆر بە مرۆڤ ئەیەوە کەرامەتی مرۆڤی زۆر لا گرنگە بەڵام لە هەنێک کاتە ئەکشی ڕێگایەکی ڕەت بێ لەگەڵ کەسەکەیە مەبەستیشمان لەمە چییە من لە دوای ئەم خاڵەوە باسی یەکەم خاڵی کۆتایی بریتە لە سێلف دیسێپشن واتە خودفریودان بریتە لەوەی کە با بڵێن من خۆم لە مەسئولیەتە گەورەکانی ژیان مەدزمەوە من خۆم ئەمانە بەچی کەم لەوانێ بۆم نە من بە کێشەی ئالوودەبوون و ئەلکۆل با بڵێن ئالوودەبوون بە ئەلکۆهۆل و ئەوانەوە من ئەم کێشەیەم بۆ دروست بێ کە خۆم مەدزمەوە لەو مەسئولیەتی کە لەسەرمە بەرامبەر بە خێزانە ئەمە کێشەیەک ئەوان بۆ ئەوەیە گەڕێنەوە کە من مەسئولیەت بەباشی هەڵناگرم لەگەڵ چەمکی بەرپرسیارەتیە من بە تەواوەتی ئاشنایەکی ئاوام نییە و نەمتوانیوە مامەڵەیەکی تەندروستی لەگەڵا بکەم و ئەمان زۆر کێشیان هەیە لەگەڵ بابەتی خودفریودان و لەگەڵ بابەتی با بڵێن بیانوهێنانەوەیە بۆیە ئەو دەروونناسێک هەیە لە ئێستاناوەکەیم بیر نایەتەوە دەروونناسی مانای پێڵەن ڤیکتۆر فرانکل ئەڵێت لە کتێبەکەی ئەڵێ ئەگەر دەروونشیکاری ئەو جۆرە چارەسەریە بێ کە کەسێک دێ و لەسەر قەنەفەیە پاڵەکەوێت بۆ ئەوەی کە هەر شتێک قەت بیری لێ نەکردوتەوە بیڵێت ئەوە چارەسەری وجودی یاخود ئەکسیستەنشەڵ تەراپی یاخود ئەو کە ناوێنێ لۆگۆتەراپی بریتیە لەو ڕێگە چارەیی کە کەسێک هێنرێت قیت و قنج لەسەر کورسیەک دانیشێنرێ هەموو ئەو شتانەی کە قەت تەسەوری نەکرۆ پێی بوترێ پێوترێت بۆیە ئەمە پێوترە ڕێگە چارەسەری ئەکزیستەنشیاڵ کە ئەوان وات سێری باڵین کێشەی دەرونیەکان بۆیە چۆنە یەڕۆن بۆ چارەسەرەکەی باڵین من دوو ڕێگەم نووسیوە ڕێگەی سێهەمیشیان کە باسی ئەگەم خۆم یەکەمیان کلاینت سنتەر تەراپیە کە هی کار ڕۆجەرس بووە لە کلاینت سنتەر تەراپیە تەراپیستەکە یارمەتی کەسەکە ئەیە بە سێ شتی سەرەکی یەکەمیان unconditional positive regard ئەوەی کە باسمان کرد کە ئەبێ هەموو کەسێ لە مناڵیەوە هەی بێت بەڵام لەبەروی نەی بووە لە ناو چارەسەرا پێبەخشێت دووهەمیان بریتیە لە accurate empathy واتە هاوسۆزیەکی دقیق واتە من تەنیا نەگەوی کە هاوسۆز بم لەگەڵیا بەڵکو هاوسۆز بم لەگەڵیا لێشی تێبگەم و پێشی بڵێمەوە بڵێم ڕاست تێگەشتوم بۆ ئەوەی کە ئەو بڵێ ڕاست تێگەشتووی تو اینجا قسەی خۆی لەسەرەوە بکە منیش قسەکەی ئەو دووبارە با بڵێن بە شێوازێکدا بڕێژمەوە پێی بڵێم مەبەستە لە مەهێوانیە ئەو خۆی دووبارە قسە بکات و دایڕێژێتەوە وەک قسە بچێتە سەر قسە گفتوگۆیەکی مانادار دروست ببێت و سێم خاڵیش بریتە لە جێنویننس واتە من ڕەئەکانی خۆم بە کەسەکە بڵێم نەک ئەوەی ڕەئی خۆم بسەپێنم بەسەریا بەڵام ڕازگۆ بم لەگەڵیە جێنویننس و دووهەمیان گێشتاڵت تەراپیە چارەسەری گێشتاڵتە لە چارەسەری گێشتاڵتە زۆر ڕێگەی جیاواز بەکاریە دوو ڕێگەی سەرەکیان من لێرە باسی یەکەمیان skillful frustrationە ئاگادار نیم تاوەکوشن لە چارەسەرە تازەکانە بەکاریەت بەڵام لەم ڕێگایە بۆ منە کەسەکە بە شێوازێکی کارامەیانە لەلایەن چارەسەرکارەوە فرەستریت دەکرێەوەی لێکرێت پەست ببێت بۆ منە ئەو شتێکی ئەو پێویستێتی بۆی دابین ناکرێت بۆ ئەوەی کە زیاتر بتوانێت لەگەڵ ئەو هەست و سۆزانەیە مامەڵە بکە و ئەو شێوازی مامەڵەکردنە هەڵانەی کە هەیەی بیناسێتەوە و مامەڵەی لەگەڵا بکە بۆ لەبەروی ئێمە با بڵێن لە چارەسەری گێشتاڵتە وەکو
با بڵێن هەموو جۆرەکانی تری هیومانیستی ئیسنشیال قەناعەتی وایە کە چارەسەرەکە لە ئێستا ئەبێ لە ئێستا ئێمە شتەکە بکەین ناتوانین بگەڕێنەوە بە ڕابردوو باشە وایە لە ڕابردووە شتەکە ڕوویداوە بەڵام ئەو هەستەی کە تۆ ئێستا هەتە بەرامبەر ئەو شتێکە لە ڕابردووە ڕوویاوە گرنگە و دووهەمیان ڕۆڵپلەیە با بڵێن شێوازی ڕۆڵپلەیە کەسەکە ئەکرێتە با بڵێن ڕۆڵپلەی واتە ڕۆڵ بینین بۆ منە تۆڵی وا حساب کە تۆ ئێستا با بڵێن تۆ باوکتیت با بڵێن پێوترێ ئەمپتی چێر واتە کورسی بەتاڵ ئەڵێ تۆ باوکتی ئەم بەریش خۆتیت هەردووکیان خۆی ڕۆڵەکانە بینێت وەرە ئەم بەر ئەو بەر قسە لەگە خۆتا بکە گفتوگۆکە بکە و ئەمە ڕێگەی جیاوازی هەیە و زۆر جۆر و چارەسەری جیاواز هەیە لە ڕۆڵپلەی و لە ڕۆڵبینینە و چارەسەری دواییش بریتە لە ئەکزیستەنشەل تەراپی کە ئێستا بوونی هەیە و حتا هەنێک با بڵێن لە هەندێک با بڵێن لای هەندێک لە زاناکان پێوتە لۆگۆتەراپی یەکێک لەوانە ڤیکتۆر فرانکڵە ئەو ڕخنانەی کە لەم قوتابخانەیە گیراون چییە نەما هەر بیرم چووە نانە ئەو ڕخنانەی کە لەم قوتابخانەیە گیراون چییە وتەنیەک دانانم زیاکرانی بی چۆ لای بەرم یەکەم با بڵێن ڕخنەکە لێ گیرێ ئەوەیە کاڵێن ئازادیەکی زۆر زۆر زیاد لە ڕادە ئەدات بە مرۆڤ کە هەنێکات ناسەلمێنرێ بەو شێوازەیەیان نا چکە بەڕاستی ئێمە هەنێکات زادەی جیناتین هەنێکات زادەی ئەو شتانین کە لە مناڵیە فێری ئەبین بۆیە یەکێ لەو ڕخنانی لێ گیرێڵێ کۆمەڵێک باوڵین ئازادی زۆر ئەیا بە کەسەکە کە لەوانەیە کەسەکە نەزانێت ئەسڵن چی لەو ئازادی بکە چکە قورسە بۆی ئەسڵن ئەو ئازادی بەڕاستی هەبێت ئەمە یەکێک لە ڕخنەکانەیەکی لە ڕخنەکانەوەیە کە تا ڕادەیە بیرکردنەوەیکی نەرێنیانە یاخود تێڕوانینێکی نەرێنیانەیان هەیە لە دەربارەی لێکۆڵینەوە کە ئەمەش بۆتەوەی زۆر زۆر لێکۆڵینەوەی لەسەر نەبێن بابەتە قوتابخانەی دواتر بریتە لە قوتابخانەی سۆسیۆکەڵچرەڵ یاخود قوتابخانەی کۆمەڵایەتی کللتوری ئەمە لە دوو قوتابخانەی سەرەکی پێگاتووە کە وا بیرەکاتەوە یەکەمیانەڵێ با بڵێن family and social relationships دومیانەڵێ cultural با بڵێن لایەنە کەڵچرەڵەکان یەکێکیانەڵێ لایەنی کۆمەڵایەتی و لایەنی دەرەکی تاوان لایەنی کۆمەڵایەتی فەرقی چێ لەگەڵ لایەنی کللتوری کۆمەڵگە بریتە لە ئەو کەسانە ئەو تاکانی کە لەناو کۆمەڵگەیان کللتور بریتە لەو یاسانە وترا و نەنووسراوانەی کە لە نێوان ئەم تاکانەیە بوونی هەیەەوە زۆربیانە بێت تەطبیقیکەن و ئەوەی کە تەطبیقی ناکە کێشەی بۆ دروستە بێ و ئەم قوتابخانەیە قەناعەتی وایە کە کێشەکان لێوە دروستە بن ئەمان چۆن سەیری سروشتی مرۆڤەکەن وا سێرەکەن کە مرۆڤ سروشتێکی کۆمەڵایەتی هەیە باشە بۆیە حتا پێوترێت the social animal واتە ئاژەڵە کۆمەڵایەتیەکە باشە کە سروشتێکی کۆمەڵایەتی هەیە ئەوان قەناعەتیان وایە کە ئەم سروشتە کۆمەڵایەتیە لە سێ سیاقا دەرەکەوێت لە سێ کۆنتێکستا دەرەکەوێت یەکەمیان لە سیاقی خێزانایە کە سەرەتا لەیەوەیە دووەمیان لە سیاقی کۆمەڵگایە و سێهەمیان لە سیاقی کللتورایە باشە و ئێمە دوای باسی ئەکەین فام با بڵێن خێزان کۆمەڵگا و کللتور کۆمەڵێک ناوناتۆری هەیە وەکو لە بەشی ئەم نۆرماڵەتیەکەی بین کۆمەڵێک ڕۆڵی هەیە کۆمەڵێک نێتوەرک بوونی هەیە و کۆمەڵێک با بڵێن بێبەشکردن بوونی هەیە لەناو کۆمەڵگایە بۆ منە و کەسانی کە بەم شێوازن بێبەشەکرێن لە شتێک باشە بۆ منە لە کۆمەڵگایەکی با بڵێن بۆ منە ئەگەر باسی ئەو بکەین لە کۆمەڵگایەکە کە کەمینەیەک بوونی هەبێکرێت کەمینەیەکی ئاینی بێ کەمینەیەکی ڕەگەزی بێ کەمینەیەکی هەر شتێک بێت با بڵێن بە شێوازێکی ناتەندروست بە شێوازێکی درڕندانە تەعاملیان لەگەڵاکرێت ئەمە ئەبێتە هۆیەوەی کە کێشەی دەرونیان بۆ دروستکە بۆ لەبەرەوەی ئێمە لە ئەساسا بوونەوەری کۆمەڵایەتین بە پێی ئەم تیۆریە و ئەو شتێکە کێشە دروستەکە چییە ئەو ناوناتۆرە کۆمەڵایەتیان هەیە باشە بۆ نمونە ئەو کەمینە ڕەگەزیانەی کە بوونیان هەیە زۆر زۆر ناوناتۆری خراپیان لێندێت با بڵێن ئەو کەمینە با بڵێن کللتوری و ئەو کەمینە ئەوانەی کە بوونیان هەیە زۆر جار ناوناتۆریان لێئەندێ زۆر کات هەندێ ڕۆڵ بۆ هەندێک کەسدا ئەندێت کە کەسەکە ناتوانێت ئەم ڕۆڵە بە تەواوەتی ببینێت ئەمە کێشەی دەرونی بۆ دروستەکەەوە ئەمان قەناعەتیان وایە کێشە دەرونیەکە لەمەوە سەرچاواگرێت و زۆر کات هەیە پەیوەندیە کۆمەڵایەتەکان خۆیەتی واتە بۆ نمونە من لەگەڵ هاوڕێیەکما کێشەیەکم بۆ دروستە بێ لەگەڵ خێزانما کێشەیەکم بۆ دروستە بێ لەگەڵ ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە فشاری دەرونی و کە پشێوی دەرونی و ئەم ناڕەحەتیانە لە منا دروست ببن و وەکو لە چیرۆکەکەی هەنیشا بینی من
بەشێک لەو لایەنەی کە کێشەی بە دروستەکات چییە؟ یەکەمیان کێشەکانی مناڵیەتی کە لەگەڵ چیا بووە لەگەڵ ئەو چوار دەورەیە بووە و دووهەمیان ئەو باڵێن کە ئێستا بەشێکی ئەو باڵێن مەینتێنینگ فاکتەرەوە کە کێشەکان بمێننەوە ئەو کارەکە چییە؟ لە چیرۆکە کە باسکە براکانی و مامێتی کە بە زۆری لێ ئەەکەن بێتەوە بۆ ئێرە بێتەوە بۆ ئەو شارێک خۆی کە ئەمە سۆشیال نەتوۆرکەکەیە. و خاڵی دوای ئەوە پێوترە فامیلی ستراکچەر ئەند کۆمیونیکیشن، واتە ستراکچەری فامیلی ستراکچەری خێزان وە شێوازی کۆمیونیکیشنکردن لە ناویانە. هەندێک کات هەیە هەندێک خێزان هەر بە ستراکچەری خۆی هەندێک کێشەی تایە، واتە بۆم لە ناو هەندێک خێزانە ئەکرێت با بڵین کێشەی بۆ منە ئەوە بوونی هەبێت کە شێوازی پەیوەندی بەستنی ئەم کەسانی ناو ئەم خێزانە شێوازێک بە پێوتە ئەنمەشمنت ئەکید نیم کامێنە، بەڵام بە شێوازێکە کە هیچ سنوورێک بوونی نییە لە بینیانە. باشە واتە بۆ نمونە خوشک و برا و دایک و باوکو ئەوانە با بڵین تەداخلی هەموو لایەنێکی ژیان یەکترەکەن کە لە کۆمەڵگەی ئێمە ئەم شتە ئاساییترە، بەڵام لە دەرەوەی ئەم شتە زۆر کێشەیە و ئەکرێت بە پێچەوانەکەشیەوە بە کۆمەڵگەی ئێمە ڕاست بێ. واتە خێزانێک کە هیچ پەیوەندییان بەسەرێکۆ نەبێ هەر کەسەیان پێیان هەڵێن شیرازەی نییە. باشە بۆیە ئەم جۆرە خێزانە و بە پەیوەندی لەگەڵ تاکەکەی و بە پەیوەندی لەگەڵ ئەو کللتورەیە کە هەیە ئەکرێت کێشە دروستکە. ئەمە ستراکچەری فامیلەکەیە و یەکێکتر لەو شتانێکی ئەبێتەوە کاری کێشە بریتە لە کۆمیونیکیشنکردن، شێوازی پەیوەندی بەستن لە نێویانە. لەوانەیە هەر بە شێوازی پەیوەندی بەستنی خۆیان ناوناتۆری تیاابێت، لەوانەیە شێوازی پەیوەندی بەستنی خۆیان سوکایەتی تیاابێت، لەوانەیە شێوازی پەیوەندی بەستنی خۆیان با بڵێن حساب بۆ نەکردنی تیاابێت. و ئەم شێوازی پەیوەندی بەستنە مانای وانە کە ئاساییەکە ئەڵەمە شێوازی پەیوەندی بەستنی خۆیان وایە، بەڵکو مانای وایە خۆیان بەو شێوازە ڕەفتارەکەن ئەگینان ناتەن دروستەوە گرنگەکە بیگۆڕن بە دڵنیاییەوە. و کۆتا شتیش لە ئاستێکی کللتوری و کۆمەڵایەتی گەورەیە بریتە لە پرێجودیس و دیسکریمینیشن. پرێجودیس واتە ڕەئی غەڵەت دەربارەی کەسانی تر. ئەو من لە پیجەکەیە کە بڵاوم کردبوو لە تەرەپی بایسیویلیا یەکێک لە شتەکان کە دام نابوو نمونەیەکمە نابوو نووسی بووم ئەڵێ ساحبیکاپ هیچیان بەکەڵکی سیاقەت نایەن، هیچیان سیاقەت نازانن. ئەمە پرێجودیسە. باشە بۆ مناڵین هەر کەسێ خەڵکی فلان شوێن بێ ئاوایە، ئەمە پرێجودیسە، ئەمە با بڵین قەراردانێکی غەڵەتە. بۆیش پێوتە پرێجودیس لەبەرەوەی تۆ قەرارەیت باشە جەجمنتێک هەیە بەبێ ئەوەی کە تۆ خۆت بڕۆی لەگەڵ دانە بەدانێ و کەسانەی بوو بێتی بەڕاستی. باشە و ئەمەش یەکێکی ترە لە باڵێن جۆرێکترە لە بیرکردنەوە و قەنەعەتە ناکارە و هەڵە و شێواوەکان، چکە هیچ کاتێ ناکرێ با بڵێن هەموو کەسێک کە خەڵکی ئەو شارەیە بەو شێوازە بێت، بەڵکو بەدەردێڵە لە هەموو شوێنە باش و خراپ هەیە بۆ نمونە ئەگەر لەم نمونەیە باسی بکەین. بۆیە ئەمە پرێجودیس و دیسکریمینیشن واتە بێبەشکردن یاخود نازانم بەتەواتی چ وشەیەکی بەوە کاربێنم، بەڵام دیسکریمینیشن مانای وایە کە بە چاوێکی جیاواز سەیری کەسێکدا و کەسێکی تر بکرێ. بۆ نمونە لە هەندێک لە کۆمەڵگە ئەوروپیەکانە کە کەسی خۆمان ئەڕوا بۆ ئەوێ با بڵێن من کەس هەیە کە سەردانم ئەکات وەکو چارەسەرخواز باسی ئەوە ئەکات ئەڵێ لە ئەوێ من معاملەی دەرەجەدووم لەگەڵا ئەکرێت. بۆیە زۆر کات هەیە ئەگەر بە دەمیژ نەیڵێن ئەگەر بە با بڵێن بە ئاشکراژ نەیڵێن بە ڕەفتار معاملەیەکی دەرەجەدووم لەگەڵا ئەکرێت و ئەمە ئەبێتەوە هۆکاری کێشە و تەنگژەی دەرونی بۆ کەسەکە. باشە بۆیە ئەوان وا بیر ئەکەنەوە کە کێشەی دەرونی لە ئەو لایەنە کۆمەڵایەتیان و لە ئەو کێشە کۆمەڵایەتیانەوە دروست هەبێ و ئەکرێ ئەمانە هەر ئاسایی بوونیان هەبێت لەناو کۆمەڵگەیە، بەڵام لە کاتێکا کە بە زۆری ئەدرێتە سەر کەسێک ئەمە کێشەی دەرونی دروست دەکات. چارەسەرەکان چییە؟ چونکە ئەمان لەو چاوەوە سیر ئەکەن کە کێشەکە کۆمەڵایەتیە، بەدڵنیاییەوە لەو چاوەشۆ سیرەکەن کە چارەسەرە کۆمەڵایەتیە. بۆیە چارەسەرەکان گروپ تەراپیە، کەپڵ تەراپیە، فامیلی تەراپیە، کۆمیونیتی تریتمنتە، مالتیکەلچەرل، ئەمەیان ئێستا باسی یەکەمەوەی خوارەوەن. ئەو چوار جۆرەی چارەسەر ئەوان بەکارەهێنن. باشە ئەمە لەوانەیە چارەسەری دەرونی بێ، ئەمە زۆر کەسمانەی ڕاوێژکاری خێزانیە. باشە و ڕاوێژکاری خێزانی مانای وانییە کە ئەو ئیش لەسەر لایەنی دەرونی کەسەکە ناکە، نه ئیشی لەسەرەکە، بەڵام بەوەی وا بیری لێ ئەکاتەوە وا فۆرمیلەیەکات کە کێشە دەرونیەکان و لایەنی دەرونی کەسەکە بەهۆی پەیوەندیەکانی بۆ ئەم کێشەی تا دروست بووە. بۆیە ئیش لەسەر پەیوەندیەکان، شێوازی گفتوگۆکردن، شێوازەکانی پەیوەندی بەستن، شێوازەکانی وابەستە بوون، هەموو ئەم شتانە ئیشی لەسەرەکرێت بۆ ئەوەی کە لایەنی دەرونی کەسەکە باشتر ببێتەوە. یەکێ لەو شتانی کە زۆر گرنگە
ئێمە با بڵێن چارەسەرکارێکی سۆسیۆکەڵچڕەل مۆدێل بەکاری بێنێت بریتە لە مەڵتیکەڵچڕەل کۆمپیتەنسی. ئەتوانم بڵێم ئەمە بۆ هەموو قوتابخانەکانی تر ڕاستە لە ئێستەیە، لەبەروی کە لە ئێستەیە ئێمە لە هەر شوێنێکی ئەم دنیاە بژین، لەبەر ئەوەی کە با بڵێن ئەوەی پێوترێ جیهانگیری وابزانم یاخود گلۆبەلایزیشن یاخود ئەوەی کە جیهان هەمووی خەریکە تێکەڵ بە یەک ئەبێت. بۆ من لە شوێنێکی وەکو ئەمریکایە باس ئەکرێت کاڵێ هەتا وەکو 2050 ئەوەندەی کە خەڵکی دەرەکی لەناو ئەمریکایە بێ و نە خەڵکی ئەمریکی لەناو ئەمریکایە ناشی. بۆیە فرەکلتوری بوونی هەیە. ئێمە پێویستە وەکو چارەسەرکار، ئێوە پێویستە وەکو خوێندکار ئەوە بزانن کە ئێوە پێویستە هەندێک تواناییتان هەبێت لەلایەنی کللتوریەوە تێبگەن لەوەی کە بۆ منە کەسی بەرامبەر لە چ کللتورێکەوە هاتووە، بۆ منە کەسی بەرامبەر لە کللتورێکەوە هاتوو بەلای ئێوە لەم کللتورەیە تاکە ڕۆڵێک کە ژن هەی بێت بریتی ئەمە کە لە کللتوری خۆمانایە تا ڕادێکی زۆر تاکە ڕۆڵێکی گرنگ کە ژن هەی بێ ئەوەیە کە مناڵی ببێت. لە کاتێکا کە کەسێک دێت بۆ لای ئێوە بۆ نمونە مناڵی نابێت، ئەمە تەنیا مۆزوعێکی دەرونی و بیرکردنەوەی خۆی نییە، بەڵکو ئەمە یەک دنیا سۆشیال ڕۆڵی لەگەڵایە، یەک دنیا چاوەڕوانی کۆمەڵگا و کللتوری لەگەڵایە، دنیا ترسی لەگەڵایە بە هەموو ئەو چیرۆکانەوە کە لە کۆمەڵگە بیستێتی پێشتر کە چی بەسەر ئەو کەسایەت کە بۆ شێوازە بێت. بۆیە ئێمە پێویستە زۆر شارەزایەکی باشمان هەبێت لە کللتوری ئەو کەسەیە. وەکە لە ئێستاشا کللتورەکان ئەوەنە زۆرە بن، با بڵێن هەنێک کاتێ ئێمە توانین پشوکتری بکەینەوە کە بڵین هەر خێزانە بۆ خۆی کللتورێکە. بۆیە کاتێک کەسێک دێت بۆ لای تۆ یەکێک لە ئیشەکانی تۆ ئەوەیە وەکو چارەسەرکارێکی سەرکەوتو هەوڵ بی تێبگی بزانی ئەو لە چ جۆرە کللتورێکی خێزانیەوە هاتووە. ئەمە چارەسەرەکەیە. و ئەو ڕخنانەی کە لەم قوتابخانەیە گیراوە ئەوەیە کە تەرکیزێکی زۆرە خاتە سەر لایەنە کۆمەڵایەتیەکان و هیچ جێگەی سەرسوڕمانیش نییە لە بەروی ناوی تیۆریەکە تیۆری کۆمەڵایەتی کولتوریە، بۆیە بەدڵناییەوە بێت تەرکیز خات سەر لایەنی کۆمەڵایەتی. و ئەم ڕخنانەش کە لێی گیراوە معنای وان نییە ئەمە ڕەتی ئەکاتەوە، بەڵکو ئەمە تەنیا ڕەیەکی جیاوازە لەسەر خودی مۆدێل و تیۆریەکە. قوتابخانەی کۆتایی کە من باسی بکەم بریتیە لە قوتابخانەی بایۆسایکۆ سۆشیال مۆدێل. ئەم مۆدێلە لە ئێستا زۆر گرنگی پێدرێ بەتایبەت لە زانکۆ جیهانیەکانە، لە زانکۆکانی ئەوروپای، لە زانکۆکانی ئەمریکا زۆر گرنگی پێدرێ. بۆچی؟ لەبەرەوەی لەم مۆدێلەیە سروشتی مرۆیی بە سروشتێکی تاکلایەنانە تاکبینانە ناپیندرێت، بەڵکو وا سەیرەکرێکە سروشتێکی گشتگیر و هۆلیستیکی هەیە. باشە کە لە چی پێگێت کە لە جەستە و بایۆ جەستە دەروون سایکۆ سۆشیال کۆمەڵایەتی کەواتە مرۆڤ بوونەوەرێکە پێک هاتەیەکی گشتگیری هەیە کە لەم سێلایەنە پێک دێت. باشە ئەمان چۆن لە ئەبنۆرماڵەتی ئەڕوانن؟ ئەمە قەناعەتیان وایە کە بەشێکی زۆری ئەبنۆرماڵەتیەکان ئەکرێت لە جیناتی زۆر بەمانە هەبن لە هەنێک کەسا زیاتر تاوەکو هەنێک کەسی تر، بەڵام ئەمە جێنێتیک بایۆلۆجیکال پریدیسپۆزیشن یاخود ئێمە ئامادەگیمان هەیە بۆ ئەوەی کە تووشی ئەم حاڵەتە بین. زۆر جار من بۆ ئەو کەسانی کە دێن بۆ لامۆگو چارەسەرخواست بەم شێوازە ڕوونیەکەم وڵێم وە بزانە ئەمە بوخچەیەکە تۆ پێێتە، ئەمە جانتایەکە تۆ پێێتە، تۆ ئەڕۆی بۆ شارێکی تر ئەمە کۆمەڵە پسکی توشتە تێکردووە، کۆمەڵە خواردنە تێکردووە، ئەمە قەت بەکاری نایەنی لەوانەیە ئەسان بژیتەوە بۆ ئێرە هەر بەکاری نێنی. باشە تۆ حسابکە کە لە کاتێکا زۆر زەڕورتە بێ لەو کاتەیە بەکارێنی وانە. بۆیە لە کاتێکا کە تۆ ئەڕۆی بۆ هەولێر و دەیتەوە یا بۆ منە کە تۆ ئەڕۆی بۆ شوێنێکی تر و دەیتەوە، ئەمە ژیانە. ئەم بوخچەیە بریتیە لە جیناتی تۆ، ئەمە لە بەشێک لە جیناتی تۆیە هەڵگیراوە کە باڵێن ئەم حاڵەتی تیابێ، ئەم شڵەژانە، ئەم نەخۆشیە، ئەم شتێ تیابێ، بەڵام هەتا زۆر پێویست نەبێ، هەتا ژینگەکە وای نەڕەخسێنێک ئەوە بەکاربێت بەکار نێت، ئەوە چالاک نابێت. بۆیە بۆ شێوازەیە بایۆلۆجیکال پریدیسپۆزیشنمان هەیە، ئامادەگی بایۆلۆجیمان هەیە، و لە دوای ئەوەشەوە کۆمەڵێ فاکتەری تری نابایۆلۆژیمان هەیە کە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم لایەنە بایۆلۆژی ئێمە کارا ببێ و کۆمەڵێ لایەنی نابایۆلۆژی ئێمەش لەگەڵیا، کۆمەڵێ لایەنی فاکتەری تریش لەگەڵیا کارا ببن. بۆیە هەنێکا دەڵێ باڵێن پزیشکێکی دەرونی ئەکرێ بڵێت بەڵام ئەم کەسەکە هاتوو بۆ بنە خەمۆکی هەیە، سیرۆتۆنینی کەمە بۆیە خەمۆکی هەیە. باشە بۆیە ئەوەجێ دەرمانی پێدات، بەڵام لە زانستی تازایە، لە زانستی مۆدێرنا هاوچەرخە ئەوە بۆ شێوازە نییە. ئەڵێ شتەکە با بڵێن ئێمە نازانین یەکەم جار کامیان بووە، ئایا یەکەم جار بیرکردنەوەی نەرێنی هەبووە تااقەتی شتەکانی نەماوە وازی هێناوە بۆیە سیرۆتۆنینی کەم بووە، یا ئەوە تا سیرۆتۆنینی کەمەوە بۆیە ئەمە ڕوویاوە. بەڵام گرنگەوە نییە، گرنگ ئەوەیە کە ئێمە بێ لە هەمان کاتە هەم دەرمانی پێین کۆمبینیشنێک ئەمە لە چارەسەرەکەیە لە خاڵی سێمە، واتە تێکەڵەیەک لە
لایەنی جەستەیەکی ئێمە دەرمانەکەی پێ ئەدەین بۆی باش ببێتەوە و لایەنی دەرونی کە ئێمە با بڵین فێری شێوازی بیرکردنەوە و فێری ڕەفتارکردن و نەک فێریشی ئەەکەین بەڵکو بڵین باسی ئەەکەین لەگەڵ یا لایەنی ڕەفتاری اینجا لایەنی بیرکردنەوە لایەنی ژیانمانە مناڵی زەبری دەرونی ڕابردوو هەموو شتانی کە لە پێشوا باسمان کرد دوایینە سەر لایەنی کۆمەڵایەتی و لایەنی ڕۆحی دەتوانین تێکەڵ بکەین چونکە بەپێی تیۆریەکان هەرچەنە لایەنی ڕۆحی بەشێکە لە زۆر جارۆک و بەشێک لە سۆسیۆکەڵچرل باس ئەکرێت بەڵام لایەنی ڕۆحی کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ئەو کەسانی کە خۆیان باوەڕی ڕۆحیان هەیە باوەڕی ئاینیان هەیە پێشەوەی کە بن بۆ چارەسەرەکە طبعا لێرە چی نووسراوە combination of any physical, psychological, social, spiritual, therapeutic techniques appropriate and necessary هەر یەکێ لەمانە پێویست بێ ئێمە بەکاری ئەهێنین لەوانەیە بۆ هەنێک کەس ECT پێویست بێ یاخود کارەبا پێویست بێ لەوانەیە بۆ هەنێکی تر نەخێت تەنیا چارەسەری معرفی پێویست بێ لەوانەیە بۆ هەنێکی تر پێویستی بەڕووبەڕووبوونەوە بێت ئێمە بەپێی ئەوە هەڵی ئەبژێرین باشە ئەو ڕخنانی کە لە ئەم با بڵین مۆدێلە گیرابێ هەرچەنە ئەم مۆدێلە لە ئێستایا لە دنیا بەکاردێت لە زۆربەی شوێنەکانە بەڵام ئەوەشی هەیە کە ئەڵێن زۆر گشتگیرە سەیری زۆر لایەنی جیاواز دەکات بەڵام ئەم ڕخنەیەش زۆر جێی سەرنج نییە چونکە خۆ یەک کەس ناچێت هەموو شتەکان بکات بەڵکو بۆ منە پزیشکێک ئەمە بە تیمێکەکرێ پزیشکێک سەیری لایەنی جەستەییەکە و چارەسەرکارە سەیری لایەنی دەرونیەکە با بڵین و لایەنە کۆمەڵایەتیەکە کرێت کە سەرکاری کۆمەڵایەتی بگای خۆ هەر چارەسەرکارەکە یارمەتی بە بۆیە هەر کەسە و ئیشی خۆی ئەکات لێ بشوێنەیە ئەمە ئەو تیۆریانە بوو کە پێویست بوو بیزانین ئەم تیپڵە هەیە ئەگەر پێتان خۆش بێ وێنەی بگرن با بڵین هەر هەموو تیۆریەکان لە بایۆلۆجیکەڵەوە هەر هەمویانی هێناوە بە چەند ئاستێک لێکی یاوەتەوە هۆکاری بۆ منە کێشە چییە تا چەندێک با بڵین پاڵپشتی ریسەرچی هەیە تا چەندێک با بڵین گرنگیەکە لەسەر چارەسەرکارە یاخود لەسەر دوکتۆرەکەیە یاخود ناوەکە چی پێ ئەوترێت با بڵین ئێستا بۆ نمونە لە سایکۆداینامیکا بە چارەسەرخوازەوترێ نەخۆش باشە بەڵام لە زۆربەی زۆری ئەوکانی ترا بۆ منە لە بیهێڤیرەڵا لە کۆگنیتیڤ پێوترێت سەردانکەر یاخود چارەسەرخواز باشە و تەنانەت ناوی تەراپیستەکە وەک چۆن ناوی با بڵین کەیسەکە ناوی حاڵەتەکە بەپێی قوتابخانەکە جیاوازە ناوی چارەسەرخوازەکەش ئەو ڕۆڵێکی بینێ بۆ منە لە بایۆلۆجیکەڵا دوکتۆرێکە باشە لە سایکۆداینامیکا کەسێکە کە شیکاری ئەکات دەروون شیکارە بەڵام بۆ نمونە لە کۆگنیتیڤە لە معرفیە بریتیە لە قەناعەت پێهێنەرێکە قەناعەت ئەهێنێ بە کەسەکە کە ئەم بیرکردنەوەانە ناواقعین کە ئەکرێ خۆی پێی نەڵێکە ناواقعین بەڵکو یارمەتی با بۆ ڕێگانی کە باسمان کرد یەکێکتر لەو شتانە کە ئەمەوێت لە ئێرە باسی بکەم بریتیە لە چواردیەکەی ئەبنۆرماڵەتی کە زۆر کات ئەم چواردیە زۆر گرنگی پێدرێت یەکەمیان بریتیە لە دیسترس هەر شتێ بۆ ئەوەی کە ئەم بمانەوێت بەم شتە بڵین ئەمە کێشەیەکی دەرونیە پێویستە دیسترس دروست بکات لە کەسەکەیە باشە واتە ناڕەحەتی و فشار بخاتە سەر کەسەکە ئەمە یەکەم دووهەمیان دیسفانکشنە دیسفانکشن واتە نەتوانێت بە باشی کاروبارەکانی بەڕێ بکات سێهەمیان دەینجەرە واتە مەترسی هەبێ بۆ سەر خۆی و ئەوانی تر بە عەزێتدان یاخود بە کوشتن چوارهەمیان دیڤیانسە دیڤیانس واتای چییە واتای لادانە واتە لابات لەو کلتورەی کە تیایەتی چونکە ئەم لایەنەوەکو بەپێی تیۆریەکەی کلتوری کۆمەڵایەتی باسمان کرد تۆ لە کاتێکا کە لە کلتور لایەیی کلتوریش تۆ ئەکاتە دەرەوە بۆیە ئەمە کە ئەمەش کە کلتوریش ئەوە کاتە دەرەوە ئەبێتەوە سترێسێکی زیاتری بۆ دروست بێ ئەکرێتەوەی کە با بڵێن کەمتر لە مافەکانە بەشی بدرێت لە مافە کلتوری و کۆمەڵایەتی و شتەکانە بەشی بدرێت بۆیە ئەمانە کێشە دروستەکەن ئەگەر سەیری چیرۆکەکە بکەینەوەی سەرەوەی هەنی دیسترس خۆی هەیەتی هەست بە نامورتاحی و ناڕەحەتیەکەکە دیسفانکشن هەست ئەکەین کە هەیەتی تا ڕادەیەک هەرچەنە لە سەرەتاکانیەتی تا ڕادەیەک هەیەتی کە هەنێکات هەیە ناتوانێت کاروبارەکانی بەڕێ بکەوە کە بەڕێشیەکە زۆر بە دڵ و ویستی خۆی نییە سێهەمیان دەینجەرە ئایا مەترسی هەیە لەسەر ئەوانی تر نە بەڵام ئەی مەترسی لەسەر خۆی بیری خۆکوژی هەیە با بڵێن ئەگەر نەشڵێن بیری خۆکوژی نا بەڵکو بڵێن خواستی خۆکوژی هەیە چونکە بابەتی خۆکوژی چەند ئاستێکە ئەکرێ بۆ نمونە تەنیا بیرکردنەوەی کە ئاوا بێتە بیریەوە با بڵێن ئەمە خاتڕەیەکە
یاخود تەنیا بیرکردنەوەک ئاوایەتە بیدیەوە دوای ئەکرێ خواست بێت باشە ئاوات پێ خواستن بێت ئەکرێ بیرکردنەوەیەکی جدی بێ و منە بڵێ ئەگە فلانشت کەم ئاوا هەیە بێ بەم شێوازە دوایەوە ئەکرێ پلاندانان بێ دوایەوە ئەکرێ هەوڵ بۆدان بێ و کۆتاییەکەشی کۆتاییێنانە بە ژیانی خۆی کە هیوادارم نە ئێمە نە هیچ کەسێک لەوانی کە لێرە بەشدارن نە هیچ کەسێکی نزیکمان و هیچ کەسێک لەم دنیای ڕوبەڕووی ئەم حاڵەتە نەبێتەوە چونکە حاڵەتێکی زۆر قورسە بەڕاستی و ئێمە کە ئەم هۆشیارانە بڵاوکەینەوە هەمووی بۆ ئەوەیە کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە کە ئێمە ئەم چوار شتەکەم بکەینەوە باشە ئێمە ئەمانەیە و کەسی کە دێت بۆ لامان هەم خۆمان هەم ئەو کەسە هەم لە کەسە نزیکەکانمان دیسترس کەم بکەینەوە یارمەتیان بین زیاتر بچنەوە ناو ژیانی خۆیان مەترسی لە سەریان کەم بکەینەوە و زیاتر بێنەوە ئەو کڵتوورەی کە تیایان ئەمە ئەو چوار خاڵەیە یەک پرسیار ماوە لە کۆتاییە کە ئەمەوێت بیپرسم ئەویش ئەوەیە کە چی یەکێک لەم ڕێگە چارەسەریانە لە هەمویان باشترە بەڕای ئێوە پێم خۆشە بێ ئێوە وەڵامم بنەوە لە ئێرەیە و پێم خۆشە بێ بەشدار بنەوەنتان کە ئەتوانن کەسێکە بینم کە دەستی بەرز کردووەتەوە بەڵام وا هەست ناکەم من لای خۆمەوە بتوانم ڕێگەی بەم کە قسە بکات نازانم لەلایەن چێوە ئەگەر بتوانێت سپاسیەکەم تا دەستەکان خۆش بێتشمیجان بابەتەکان زۆر باش بوو هەرچەند ئێمە خۆمان زۆربەی زۆری دەزانین لەوانەیە ئەو برادرانەی لێرەن بە چاڕنیری زۆر زۆر باش بوو لە بۆیان بەڕای من باشترین چارەسەر چۆن فکر لە ژینگەی کەسەکەەوە لەو موقعیان کە ئیشی دەدەێت بەڵێنێتە موقعی لە ڕەشلاوێکە کەسێک با بڵێن ناتوانێت زانم مشکلی زۆر زۆرە مشکلی عایلی ئەوانەی هەیە باشترە ڕێگە چارەسەر لە بۆ ڕێنماییکردن بێت بۆ لەوانەیە ڕێخستنەوەی شتەکانی ژیانی بێ شتێکی زۆر بەسیط بڵێن لاکتەی شتێک بێت ئێمە هەموو کات باکتێرەپی بە پرۆسێکی زۆر زۆر قورس وەرنەگرین بەڕای من باشترین چارەسەر ئەو چارەسەریە کە دەتوانێت سوود بە کەسەکە بکەێنێ زۆر 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 باشە سپاس زۆر لایەنگریم لە بۆ CBC هەیە یعنی نام لە لایەنگریەکانم کاریگەر بکاتە خیاتانەوە بەس بەڕای من باشترین چارەسەرەیەکە سوود بە کەسەکە دەگەێنێ زۆر زۆر سپاس زۆر زۆر باشە سپاس بۆ تۆش تەمان شتێکی گرنگە کە ئێمە خۆمان بدۆزینەوە لە یەکێ لەم تیۆریانەوە لە یەکێ لەم ڕێگە چارەسەریانەیە و هەمان ئەو بیرکردنەوەیش هەر گرنگە کە بڵێن چارەسەری پێویست بۆ کەسەکە باشترین چارەسەرە چ کەسێکی تر ڕەئی جیاوازی هەیە لێرەیە پێم خۆشە بەڕاستی هەمووان بەشدار بن بەڵام بە پیکات سوپاسانەکەم بەشدار بن بەڵێ هەرچەند دروست باش من بابەتەکەتان بەڕاستی زۆر بە پێز بوو منۆ خۆم نازانم سکیماکە سەر بە قوتابخانەی معریفی بوو یان نە لەو کاتێ شڕانێکی تێکەوت بەڵام پێم وایە یەکێک لەو مۆدێلانی کە کرێت زۆر سوودی هەبێ و شخصیان خۆم هەستەکەم ینی جێبەجێکردنی ئەو قوتابخانەیە چۆنەڵی پێداویستەکانم زووتر ئەتوانم دەستنیشان بکەم بە پێیەوە زۆر زۆر وایە بەدڵنیاییەوە چکە سپاس بۆ کۆمنتەکەتان و ئەتوانم بڵێم لە بەش ناتوانم لە سەدا بڵێم چەند بەڵام بەشێکی زۆر زۆری ئەو چارەسەرکارانی کە لە ئێستایا لە دنیای هەن هەر ئەوە بەکارەهێنن کە چارەسەری کۆگنیتیڤ بیهیڤیۆرال یاخود زانەکی ڕەفتاریە و بەشێکی ئەوەشی کە ئەوە بەکارێن لەبەرەوەیە کە با بڵێن چارەسەرێکە ڕۆ ئامانجاواتە تۆ ئامانجێکت هەیە نەگۆ سایکۆداینامیک و ئەوانە با بڵێن هەر بەدەردەڵە بەناوکەویت هەرچەنە لە ئێستا جیاوازە لە ئەو باسی پێشترەکەم بەڵام ئامانجی هەیە کورتخایەنە ئەکرێت درێژخایەنیش بێ بەڵام با بڵێن دیاریکراوە مۆداکەی و زۆر زۆر ڕێکخراوە بۆیە زۆر زۆر بەسوودە بۆ هەموو کەسێک
هیچ کەسێکی تر هەیە پرسیاری هەبێ هاوڕێیان یاخود زیادەیەکی هەبێت؟ دەست خۆش بکاک پێشین وەڵاهی بابەتەکە زۆر بە پێز بوو. ڕای من وایە کە هەریەکەیان نازانم وە بزانم پێشتریش باسکرا هەریەکەیان بە پێی جۆری حاڵەتەکە چارەسەرەکە بەکار بێت. ئێستا بۆ نەوە چارەسەری CBT بۆ دڵەڕاوچی خەمۆکی ڕەنگە پێویست بێت، بەڵام ئەگەر بگاتە حاڵەتی خەمۆکیێکی توند بە چارەسەری CBT بۆ نمونە چارەسەر ناکرێت، پێویستە یەکێکی تر بەکاربێنی. لەبەرەوە بە بڕای من بە پێی حاڵەتەکە ئەگۆڕێت کە کام زۆر لەو چارەسەرانە بەکاربینین. ناتوانانی هیچیان بە تەواوەتی ڕەفزکەینەوە و ناتوانانی هیچیان ئەفزەڵتر بکەین، با بڵێن وەڵاهی ئەوان لە هەمویان باشترە و تەنها پێویستمان بەوە ئەوانی ترمان پێویست پێ نییە. ئەوە ڕای منە، نازانم وەڵاهی پێش من باسکرایان نا، بەڵام ئەم نوای لێ تێگەم. زۆر سپاس دەکەم کاک عەلی بۆ ڕائەکە و بەدڵنیەوە من خۆشم قەناعەتم لەگەڵ ڕائەیە کە باشترین چارەسەر بوونی نییە، بەڵکو باشترین چارەسەر بۆ باڵێ حاڵەتێکی دیاریکراوە بۆ کەیسێکی دیاریکراو بوونی هەیە. بۆ لە کاتێکیشا کەسێک دێت بۆ لای ئێمە بە تێگەشتنی خۆمان سەیرەکەین بزین با بڵێن چارەسەرەکە ئەکرێت لە چ لایەنێکەوە بێت. هیچ کەسێکی تر هەیە پرسیاری هەبێ یاخود بێ شتێک زیادە بکات؟ پرسیارێکمە بوو لەسەرەوەی سیماکە چۆن سێری ئەبنۆرماڵەکەن، ینی بارودۆخە ئەبنۆرماڵەکەکەن. ئێمە با بڵێن شتەکە بەم شێوازەیە لە کاتێکە ئێمەکە لە دنیاین هەموو شتێک بە سکیمایی شەکە لە مێشکی ئەمە بە پێی تیۆری معریفی. واتە من بەو شێوازە سێری پەرداخەکەم کە ئەمە با بڵێن سکیمای پەرداخ هەیە لە مێشکی منە، باشە؟ سکیمای پەرداخ بۆ شێوازە دروست بوو کە پەرداخ شتێکی سەلامەتە، هیچ کێشێکی ناتوانم ئەویتیا بخۆمەوە. ئەگەر سکیماکە با بڵێن بە هەڵە دروست ببێت، نەک بە هەڵە دروست بێت، با بڵێن لە شوێنێکە من ناواقعیانە سکیماکە دروست بکەم. واتە بۆ نمونە لە کاتێکە هاوڕێیان هەنێکتان هینەکەتان کراوەتەوە مایکرۆفۆنەکەتان لە کاتێکا کە ئەوەیەکی با بڵێن ناواقعی دروستە بێت یاخود نائەقڵانی دروستە بێت، ئەم سکیمایەکی نائەقڵانی دروستە بێ بەرامبەر شتێک لەو کاتا کێشە دروستە بێ. بۆ نمونە چارەسەرێکمانەیە پێوتە سکیماتەراپی، نمونەیەکە هێنمەوە لە ئەوێ ئێمە هەمومان ڕەئی ئەوەمان هەیە دەربارەی خۆمان کە بۆ منە من کەسێکم کە ئەکرێت هەنێکات با بڵێن کەسانی تر گرنگیم پێبن، ئەکرێت هەنێکات گرنگیم پێنەیەن، باشە؟ بەڵام یەکێ لەو سکیمانەی کە دەربارەی خۆت دروستە بێڵێ من هیچ کاتێک گرنگیم پێناترێ، قەتیژە ئەو گرنگیە بەدەست نایەنم. ئەمە باوەڕە قوڵەکەیە. بۆیە ئەو ڕەفتار و بیرکردنەوە و مەرجانەی کە بە چواردەوریان زیاتر بەرە ئەو ئاڕاستەیە بن، لەبەرەوەی قەناعەتی وایە کە هیچ کاتێک گرنگی پێناترێت کە کەسێک گرنگی پێ بە گومانی پێبات، باشە؟ ئەم گومانە لە چوە دێت؟ لەو قەناعەتە قوڵەوەیەت کە ئەو قەناعەتی وایە کە هیچ کەسێک گرنگی بەو نایە، ئەم با بڵێن شایانی ئەو گرنگی پێیانە نییە. و ئەگەر کەسێک گرنگیشی پێبات هیچ مەبەستێکی تریشی نەبێت، ئەم نەتوانێت گومانە خراپەکان لەوەیە با بڵێن بدۆزێتەوە، هەوڵ ئەیە بە شێوازێکی تر با بڵێنەها ڕاشنەڵایزیەکە، با بڵێنەها ئەم ئەوێت ئەو قەناعەتی خۆی بسەپێنێ بیسەلمێنێ، ئەڵێ لەوانەیە هەر ماوەیەکی کاتی لێرە بێم کەسە، لەوانەیە هەر ماوەیەکی تر بەجێم بێڵێت وەکو فڵان کەس بۆ نمونە. کێشەکە لە ئێرەیە دروستە بێت کە ئەو بیرکردنەوەی لەگەڵ واقعەیەک ناگرێتەوە، بیرکردنەوەیەکی ناکارایە، بیرکردنەوەیەکە کە یارمەتی ئێمە نایە بەرەو پێش بچین، بەڵکو زیاتر وامان لێکا بەرەو دووا بچین. ئەمە یەک نمونە بوو کە منە نامەوە، ئەکرێت زۆر نمونەی تر هەبێت کە هەر خۆی لە سکیماتەراپیە 18 دانە سکیمای لەم شێوازە بوونیان هەیە دەربارەی زۆر بابەتی جیاواز کە پەیوەندیان بە ژیانەوە هەیە، پەیوەندیان بە خودەوە هەیە، پەیوەندیان بە کەسانی ترەوە هەیە. نازانم واضح بوو شتەکە؟ زۆر باشە، سپاس دەکەم. زۆر باشە. من سپاسانەکەم بۆ کاتەکە. ئەگەر هیچ کەسێکی تریش قسەیەکی نییە کە لێرەیە با بڵێن بیکەین یاخودە پرسیارێکی ترتانە بێ من لە خزمەتانم، ئەگەر هیچ کەسێکی تر پرسیارێکی نییە کۆتایی پێهێنین. کاک پێشین دەست چاوت خۆش بێ.
بەڕاستی بابەتەکەت زۆر بە پێز بوو و بە تایبەت بە قوتابیانی بەشی دەروونزانی یەکێک بوو لەو بابەتانەی کە بەڕاستی بەرچاومان فراوانەکات دەربارەی مەسەلە دەرونیەکان. زۆر مەمنونتین و زۆر سپاس دەکەین. لە کۆتاییدا حەزەکەین هەر تێبینیەک هەر پێشنیارێک هەر قسەیەکت بۆ سایکۆفێر هەیە ئەو ئەمە لە خزمەتە بین و قسەکەت ئەخینە سەر و سەرچاومان. وڵا پێشەوەی باڵێن من جوابی ئەوە بەمەوە پێم خۆشە بێ ئەگەر هەر ڕخنەیەک هەبێ ئێوە ئەگەر لای خۆتان بشین و زنیا خۆ دیاری بکەن من پێم خۆشە بە دوای وەری بگرمەوە تەنانەت ئەگەر لە ڕێی نامەشەوە بێت چکە بەڕاستی گەیاندنی ئەم پەیامە لەوانەیە من باڵێن ئێستا ئەم بابەتە لێرە باس ئەەکەم لەوانەیە ماوەیەکی لە شوێنێکی تر باسی بکەم پێم خۆشەوە بە باشترەوە پەیامە بگەێنم بۆیە ئەگەر ڕخنەیەک یاخود شتێک هەبوو بێت پێم خۆشە بێت دوایی ئێوەش بە منی بڵێنەوە. وڵایی ئەوەی کە دەربارەی ئەو لایەنەی کە چ ڕخنەیەکم هەبێت چ پێشنیارێکم هەبێ من وەکو هەر لە سەرەتاوە وتم من حەسوودێکی علمیم بۆتان هەبوو بۆ جەماعەتی سایکۆفێر و زۆرم پێ خۆش بوو کە ئەمەم بینی. بەڕاستی من یەکەم جار ئەو بابەتەم بینی کە باسی سایکۆلینگویستیکیە کرد یاخود دەروون ناسی و زمان کە بابەتێکی زۆر باوڵێن جوان بوو بەلای منەوە و لێەوە زیاتر سایکۆفێرم ناسی و زانیم کە چیەوەوانە. ناتوانم بڵم ڕخنەیەکی دیاری کراوم هەیە ڕاستی هەر ئەوە نەبێت کە هەوڵ بن بابەتەکان درێژتریش بن واتە بۆ نە بابەتێکی لەم شێوازە ئەمە لە کۆرسێکی زانکۆیە ئەخوێنرێت واتە لەوانەیە ئەمە بە 10 ساعات 15 ساعات زیاتر ئەتوانم بڵێم بخوێنرێت کە لە کاتێکە ئێمە ئەو نەکورتمان کرێتەوە من هەستم پێ کرد ئەو بازێن بەسەر سلایدەکانە بۆیە ئەگەر درێژتر بێ باشترە. بۆ ئەتوانم بڵێم ئەگەر هەوڵ بن وەکو سایکۆفێر زیاتر لە ناو سۆشیال میدیایە دەربکەون واتە لە ئێستا ڕیل زۆر زیاتر دەرئەکەوێت و هەندێک ڤیدیۆ هەیە لە کاتێکا کە بڵاوی ئەکەنەوە لەوانەیە زۆر زیاتر گوێی بۆ بگیرێت تاوەکو لێکچەرێکی دوور و درێژ. بۆیە سەرڕایەوەی کە ئێوە ئامانجەکەتان گەیاندنی پەیامێکە بۆ قوتابیان بەڵام ئێوە توان لە وەکو دەروونناس زۆر کاری باش بکەن بۆ خەڵک لە ڕووی بڵاوکردنەوە تەنانەت ئەگەر خۆشتان نەیکەن هەر ئەوەنە ستافێکتان کامێرەیەک بێنێت و کەسێک باوڵێن 2 دقیقە قسە بکات بڵاوی بکەنەوە زۆر خەڵک پێویستی بۆ بابەتانەیە. بەڕاستی من وا هەستەکەمەوە شتێکی باش بێکە بیکەن. زۆر سپاس کاک پێشین ئینشەڵڵا تێبینیەکان لە بەرچاوە گرین. هەر قسەیەکی تر ما بفەرمونون ئەگەرنا کۆتایی بە وەبینارەکە دێنین. وەکو پێشتریش باسم کرد ئەمە 20هەمین وەبیناری سایکۆفێر بوو و ئەڵقەی کۆتایی وەرزی یەکەمی وەبینارەکانە ئینشەڵڵا پاشتن مانجێکی تر بە کوالێتی بەرزتر و باشتر ئەگەڕێنەوە داتان. دەستان خۆش بێت. خوداتان لەگەڵ بێت. خواتان لەگەڵ بێت.